بەسەر ئەو کارەساتەدا تێپەڕی کردووە، بەڵام هێشتا ئازارەکەی لە دڵی هەموماندایە. ئەوەی کە دەزانین چواردەی چواری هەموو ساڵێک دیاری کراوە بە ڕۆژی ئەنفال، ئەو ڕۆژەی کە تیایدا ژمارەیەکی زۆر لە گەنج و لە منداڵ و لە ژن و لە بەتەمەن و لە پیا و لە هەموو ئەوانەی کە بە ناسنامە کورد بوون، باجی کوردبوونی خۆیاندا و هەمویان بە کۆمەڵ بە زیندوی خرانە گۆڕەوە. ئەمە ئەو کارەساتەیە کە وەک باسم کرد، ئەگەر چی ساڵەکان تێپەڕ بن، بەڵام هێشتا ئازارەکەی هەردەمێنێتەوە، چونکە کە سوکاری قوربانیانی ئەنفال، تاقانەکانی ئەنفال هەموو ساڵێک لە مانگی چوار و بەتای بە چواردەی چوار جارێکی تر خوێ دەکرێتەوە بەسەر برینەکانیاندا. ئێمە دەمانەوێت ئەم شەو لە فایل و دیاردا لەگەڵ ئەو کەسانەی کە بەڕاستی لەسەر بابەت و لەسەر کەیسی ئەنفال کاریان کردووە، لەگەڵ کە سوکاری ئەنفال کراوان کەمێ گفتوگۆ بکەین، بزانین هەموو ئەو داخ و هەموو ئەو گلەیانەی کە ساڵانێکە کە سوکاری ئەنفال کراوان لەسەر بابەت و لەسەر کەیسی ئەنفال هەیەە تا ئێستا بەردەوامە، یاخود ئەو کارانە چین کە لەسەر دۆسێ ئەنفال کراوە. بیرمان نەچێ ساڵانێکی زۆر باس لەوە دەکرا کە سوکاری ئەنفال کراوان لە چاوەڕوانی گەڕانەوەی کە سوکاریان بوون، تەنانەت لە چاوەڕوانی ئەوەدا بوون کە ئێسک و پرووسکی کە سوکاریان بۆ بگەڕێنرێتەوە بۆ ئەوەی کە بزانن لانی کەم گۆڕێکیان هەیە. ساڵانێکی زۆر ئێمە لەسەر ئەم بابەتە گرفتمان هەبوو، بەڵامەوەی کە لە ساڵی ڕابردوو بینیمان کە ژمارەیەکی زۆر ڕووفاتی ئەنفال کراوان گەڕێنرایەوە زێدی خۆیان لەسەرم بابەتە زۆر گرنگە ئێمە قسە بکەین، بزانین کە سوکاری ئەنفال کراوان تا چەند دڵخۆشن بەوەی کە ئەگەر چی بە ئێسک و پرووسکیش بێ، بەڵام خۆگەڕێنراونەتەوە زێدی خۆیان و خۆ ئێستا گۆڕێکیان هەیە و خۆ دەتوانن بچنە سەر گۆڕەکانیان. لەگەڵ ئەوەش ژمارەیەکی یەکجار زۆر گۆڕی تری بە کۆمەڵ هەیە کە پێویستە بەڕاستی کاری لەسەر بکرێ و کە سوکاریان لە چاوەڕوانی ئەوان کە ئەوانیش بناسرێنەوە و بگەڕێنرێنەوە بۆ زێدی خۆیان. لەسەر هەمووم بابەتانە ئێمەم ئێوارەیە گفتوگۆ دەکەین. زۆر بەڕێز پەرینووری کە بەڕێزیان شارەزان لە بواری ئەنفال و گۆڕە بە کۆمەڵەکان بە سوپاسەوە لە بەغدادەوە لەگەڵمان ئامادەی دەبێ، خاتوپەری بەڕێستان زۆر بەخێر بن. هەروەها زۆر بەڕێز ڕابیحە حەمەد کە بەڕێزیان لێپرسراوی بۆردی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانن، بە سوپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەی هەیە، خاتونجان زۆر بەخێر بن. کاک ئارام محەممەد بەڕێزیان پارێزەرن لەسەر کەیسی ئەنفال، دیارە ئیشی باشیان کردووە. کاک ئارام بەڕێزیشتان زۆر بەخێر بن. مامۆستا ئاوات کە بەڕێزیان کوڕە ئەنفالن، بە سوپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادەی دەبێت، زۆر بەخێر بن. کاک قاسم کازم کە بەڕێزیان چالاکوانن، لە هەمان کاتیش بەڕێزیان کوڕە ئەنفالن، لەگەڵمان دەبن، بەڕێزیشتان زۆر بەخێر بن. مامۆستا سەیفەدین بە هەمان شێوە کوڕە شەهید و کوڕە ئەنفالە، بەڕێزیشتان زۆر بەخێر بن. لەگەڵ ئەوەدا کۆمەڵێک لە کە سوکاری قوربانیانی ئەنفال بە سوپاسەوە ئەم ئێوارەیە میوانی ئێمەن، زۆر زۆر بەخێر بن. دواتر دێمە لای ئێوەش زیاتر لەسەر و بابەتە قسە دەکەین. خاتو پەری بام سەرەتا بێمە لای بەڕێستان ئەگەر گوێبیستی ئێمەی. ساڵانێکی زۆرە باسمان لەوە کرد کە 38 ساڵ بەسەر ئەو تاوانەدا تێپەڕ دەکات کە بەرامبەر بە کورد ئەنجام درا. کە سوکاری ئەنفال کراوەکان لە چاوەڕوانی ئەوەدا بوون کە ئێسک و پرووسکی قوربانیەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. ساڵانێکی زۆر لەسەر ئەم بابەتە گلەی و گازنجە هەبوو، بەڵام ئەوەی کە بینیمان ساڵی پێشوو ڕووفاتی نزیکی 105 گۆڕی بە کۆمەڵ ئێسک و پرووسکەکانیان هەڵدرایەوە و هێنرایەوە زێدی خۆیان. ئەمەوێت لەسەرم بابەتە کەمێک قسەم بۆ بکەی، ئێوە چۆن کارتان لەسەر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کرد و چیتان لەسەر ئەو بابەتە کرد؟ خاتون سەرەتا سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی جینۆسایدی کورد کە تەنها و تەنها لەبەر کوردبوونیان کۆمەڵ کوشکراون و گۆڕغەریب کراون. زۆر زۆر بەداخەوە کە ئەمە زانێکە لە هەموو مێژوودا کە ماوەتەوانێ و ئەمێنێتەوانێ لە زاکیرەی هەموو ئینسانێکی بەویژدانە و لە هەموو لای بیری هەموو تاچێکی کوردی دڵسۆز. سەبارەت بەکارکردن لەسەر ئەنفال و دۆسی ئەنفال و گۆڕە بە کۆمەڵەکان ڕاستە
ئەتوانم بڵێم ئێمەمانان کەم تەرخەم نەبووین بەڵام ئەو ئیشەی کە کراوە لەسەر ئەم دۆسیە ئەتوانم بڵێم هەتا ئێستا جامێکە لە بەحرێک لەبەرەوەی بڵێن قوربانیەکان ئەوەنە زۆرن تاوانەکە ئەوەنە گەورەیە ئیشکردن لەسەری و گرنگی پێدان بەرامبەر بە دۆسیەکە کاری زۆر زۆر جددیەوێت دڵسۆزی زۆر زۆر جددیەوێ ماندووبوونی زۆر زۆر جددیەوێت خۆنەویستی زۆر زۆر جددی ئەوێت سەبارەت بە هێنانەوەی ڕووفات ئەتوانم بڵێم لە سەرەتای دەورەی پێشووی سەرۆکاتی کۆمار نووسینگەی خانمی یەکەمی عێراق و بزات بەڕێزیان زۆر گرنگیدا بەم بابەتە لەبەرەوەی کە پێشتریش کە بەندە لە وەزارەتی شەهیدان بووم دادەهێرۆ شاناسخان زۆر بەجددی ئەم بابەتیان بە هەند وەرگرتە بوو هاوکارم بوون وەجگەلەوە بەڕێز فەخامەتی سەرۆک کۆماری ئەم دەورەیەش ئەو کاتێک کە لە نووسینگەی بەڕێز مام بەڕەحمەت بێ مامی ڕابەرمان و مامی گەورەمان بەردەوام کە پەیوەندیمان پێوە کرد هاوکارمان بوو بۆ جێبەجێکردنی ئیشەکان بۆیە لە دەورەی پێشووی سەرۆکاتی کۆمار کاری جددی لە هێنانەوەی ڕووفاتەکان لە هەڵمەتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن لە گەڕان و بەدواداچوون بۆ گۆڕی بە کۆمەڵی تازە لە سەماوە بۆ هەڵدانەوەی گۆڕی تر بۆ ئەوەی کە تاوانبارانی دۆسیەکە بتوانرێ بە سزا بگەێنرێ ئەمانە هەمووی کاری سەرەکی بڵێن خانمی یەکەمی عێراق و نووسینگەی سەرۆک کۆمار بوو لە بەغا کە ئیشێکی باشی لەسەر کرا زۆر باش بەڵام هەنێ بەڵێ باشە خاتوپەری جا لەسەر ئەو بابەتە تۆ کەمێک ڕوونکردنەوەدا ئێمە دەچینە لای میوانەکان با کەمێک گوێ لە ئەوانیش بگرین کەمێک گوێ لە گلەیەکان بگرین ئەگەر هەبێت و ڕەنگە پرسیاریش دواتر ئاڕاستی بەڕێستان بکرێت من دواتر ئەگەڕێمە وڵات ورتر لەسەر بابەتی هەڵانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان قسەی زیاترەکەین دەستخۆش مامۆستا سەیفەدین با من لە بەڕێستانەوە دەست پێ بکەم بەڕێستان وەک کوڕەشەیدێک کە لێرە ئامادەیتان هەیە 38 ساڵ بەسەر ئەو تاوانەدا باسمان کرد کە تێپەڕی کردووە و کار کراوە لەسەر ئەوەی کە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبدرێنەوە و ڕووفاتی ئەم گۆڕانە بگەڕێنرێتەوە بۆ زێتی خۆیان بەڵام ڕەنگە ئێوە هێشتا چاوەڕوانی ئەوە بن کە ئێسک و پروسکی زیاتر بگەڕێنرێتەوە بۆ لای ئێوە تۆ وەکو خۆت کێت مثلەن ئەنفالە و تا ئێستا ئێسک و پروسکەکانیانتان وەرگرتوۆتەوە باسێکی خۆتمان بۆ بکە سەرەتا سوپاس بۆ میوانداریە سەری ڕێز و نوازەژدانین بۆ سەرجەم شەیدانی کوردستان و شەیدانی جینۆساید بەتایبەت من باوکو منفالە مامم خاڵ منفالە نۆ کەسی بنە ماڵەکە منفالە کار کراوە بەڵام کارەکە لە ئاسی داخوازی و داواکاری ئێمە کە سوکاری شەید و ئەنفال کراوان نییە و سوپاسی لێرە پێم خۆشە سوپاسی بەڕێز زۆر بەڕێز دادەشاناس بکەم کە هێنانەی وەفاتی ئازیزانمان بە هەوڵ و جوودی بەڕێزیان بووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە هێنانەی وەفاتی ئازیزانمان لە بیابانەکانی عێراق زۆر کەم تەرخەمە هیچ ئەرچێکی نەنواندووە لە هێنانەی وەفاتی ئازامەوە چەندین گۆڕی بە کۆمەڵی ئێستا لە بیابانەکانە هەتا کۆم دەقەیە ئێمە قساکەین هیچ گۆڕێک لەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵنەدراوەتەوە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جددی بکات لە هێنانەوەی وەفاتی ئازیزانمان و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان یا بیابانەکانی خواریو عێراقە چکە ئێمە هەتاکو ئێساکە چەندین دایکی ئەنفال و خێزانی ئەنفال باوکی ئەنفالکرا و لە چاوەڕوانی هێنانەوەی وەفاتی ئازیزەکانمە ئازیزانیان وەفاتیان کردووە ینی ئەوەی کە ماوە تۆ ئەم جیلەی دواترە ئاواتە خوازن کە سوکارەکان لە بیابانەکان و بێتەوە بۆ زێدی خوان و هەتاکو سەبووریەک
بە دڵی ئەوانیش بدات. باش کاک قاسم بەڕێستان چالاکوانیشن ئەمەوە بزانم بە تایبەت لەم جۆرە کەیسانەدا زۆر باسلەوە دەکرێت چالاکوانان لەسەر ئەم بابەتە چیان کرد ساڵانێکی زۆر کە بەسەر ئەم کەیسەدا تێپەڕ کردووە ئێوە بە درێژایی ئەم ساڵانە لەسەر کەیسی ئەنفال و دۆسی ئەنفال چیتان کردووە وەکو چالاکوانان ئێمە هەوڵمان داوە دەنگی کەسوکارێن فەڵکراوان بگەین دەروی وڵاتێک ناوخۆ من کار لە ڕێکخراوێک کاکەم لەسەر ئاستی جیهان ڕێکخراوەکەمان ئەندام لە لاهای 196 وڵات ئەندامە ڕێکخراوەکە ئێمەش لە لاهای ئەندامە ساڵان نوێنەرمانە چێ بۆیە کار و چالاکیمان هەیە لەوێ وێنەی ئەنفال پیشان گیانە دەین وا خۆشمەوە چەند ساڵێکە سەرقافڵەی خەڵکی چەمچەماڵم بۆ سەر گۆڕە بە کۆمەڵەکان بۆ قەڵای نوگرە سەلمان خاتوپەری شاهدی کارەکانی ئێمەیە پێکەوە لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان بووینە چونێتە سەر ڕوفاتەکان ئەم ساڵیش ئێستا دەبواە من لە سەماو مایەمڕۆ قەرار بوو سیانزەی مانگ ئێمە لە شەقامی منتەنەبی لە شاری بەغداد چالاکێکمانە بێت دواتر ناو قەڵای نوگرە سەلمانیا دیانفالکەینەوە بەڵام بەوەی ئەم بارودۆخەوە حکوومەتی عێراقی مۆڵەتی پێ نەداین و نەمانتوانی بچین ئەینا دەبوای سە من لێو مایە و ئێمە کاچین بۆیە تەنیا بووە نییە کە ئازاری کەسوکاریان فالکراوان دێن کۆمەڵی شاید هەڵمان لەگەڵایە کە ڕۆژانێک لەو قەڵای سزی بوونە چیرۆکانیان بۆ باسەکەن ئەم شاید حاڵانە تەمەنیان هەڵکشاوە لێیان نەمرێت ڕەنگە چەندین چیرۆک لە ناخیان هەبێم چیرۆکانە ئێمە هەوڵە دێنم چیرۆکانە لە فەوتان بپارێزین ساڵی پار ئێمە چوینە خەڵکمان لەگەڵا بۆ ڕەنگ ئەم ساڵ نەتوانێت بێتەوە تەمەن ڕێگەی نەداوە نەخۆشی ڕێگەی نەداوە مرگ ڕێگەی نەداوە ئێوە چیرۆکەکانتان کۆ کردو ئێمە چیرۆکانمان کۆ کردەوە بەڵێ بەڵگە و دیکۆمنتی باشمان دەستکەوتووە هەر بۆ معلوماتت دەستگیرکردنیش ئاجاجیت بەرهەمی و سەفەرانی ئێمە بووکە لێوێ سەردایەکمان دەستکەوت و دواتر نووسنگی خانمیەکەمی عێراق سوپاسیانەکەین خاتوپەری هەمویان هاتنە سەر خەت و توانیان ئەو تاوانبارەیان فالکە هەموو کەسوکاریان فالکراونەوەی لێو بوونەوە ئەوەی کە گەڕاو ئێوێن باسی درندەی و پیاواکەن باسی زاڵمی و پیاواکەن ئێستا لە زیندانایە ئەو بەرهەمی و سەفەرانی ئێمە بۆکە کردومانە ئێمە بەردەوام ببین لەو سەفەرانە بۆ قەڵای نوگرە سەلمان و بۆ سەر گۆڕە بە کۆمەڵەکان تانەوە دوایینەوە بزانن کە کورچی بەسەراتەوە چۆن جینۆسایت کراوە ئەوەی کە میستم لێرە قساکەم زۆر ئاساییە بەڵام بچە سەر گۆڕە بە کۆمەڵەکان و بچنی و قەڵای نوگرە سەلمان اینجا زانی چی بەرامبەر بە کورد کراوە چی غەدرێکیان لێ کراوە ئەنی خەڵکە بۆ لە ناو زیندانەکان لە توونە جانی سپاردووە هەیە لیان داوە کوشتووە هەیە لە برسا مردووە یعنی بە ئەنواع شێوە عەزاب دراون لێ خەڵکی زۆر مردووە بە تایبەتی لە ناو قەڵای نوگرە سەلمانە مناڵێک زۆر مردووە ژن مردووە ینی کەم خەڵک گەڕاوەتەوەیان ئەوەشی گەڕاوەتەوە تەمەنێکی کردو و پاش چەند مانگێک بەوەی ئەو ئازار و ئەو ناڕەحەتی کە لێ بینێتی جانی سپاردووە ڕێژەیەکی زۆر کەمیان ماوە ئەوەی کە لەیانە گەڕاونەتەوە لە نوێ سەلمان باش دەستخۆش خات و ڕابحە بەڕستان لە پرسرای وەردی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانن خاتوپەری باسی لەوە کرد کە کاریان کردووە لەسەر بەتایبەت هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتی شەهیدەکان و خانمی یەکەمی عێراق خاتوو شاناس ئیبراهیم ئەحمەد لەسەر ئەو بابەتە زۆر بەجددی کاری کردووە هەر لە وەرگرتنی نمونەی خوێن بۆ ئەوەی کە بزانێ بەڕاستی ئەمانە بناسرێنەوە هەر لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هەر لە هێنانەوەیان ئێوە لەسەر ئەم بابەتە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەسوکاری ئەنفال چیتان کرد؟ بڵێ سپاس ئەمڕۆ لە 4 38 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر تاوانێکی گەورەی دژ بە مرۆڤایەتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی سەری ڕێز و نوازش بۆ شەهیدانی ئەنفال و سەرجەم شەیداندا دەنوێنین سڵاو ڕێزم بۆ کەسوکاری ئەنفال کراوان و چاویان ماز دەکەم لە ڕاستیار چەندە من تازە ئەو بەرپرسیارەتی وەرگرتیە سەرەتای دەستکردمانە بە ئیشەکە بەڵام بەرنامەمان هەیە بەڕاستی چونکە پێشماوەیەکیش کۆمەڵێک لە کەسوکاریان فالکراوان و ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆسایت سەردانیان کردین گفتوگۆی زۆرمان کرد بەڵام نامەوێ بابەتەکە هەر لە چوارچێوەی قسەکردندا بێ ئێمە خۆمان گلەی زۆرمان هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لە 13 ساڵی ڕابردوو ئەوەندەی کوردستانی خەریک کردووە بە بابەتی موچە بابەتی زۆر گەورەتر هەیە لە یاد کراوە پەرلەمانی عێراق لە 2017 بڕیارێکی دەرکرد کە 5 خاڵ لەخۆ دەگری ئەم بڕیارە چونکە بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێزی یاسایی هەیە یەکەمیان کە ڕۆژی 4 بە ڕۆژێکی نیشتیمانی عێراق بۆ یادی ئەنفالدا بندرێ ئەمە جێبەجێکرایە بەڵام دەی خاڵەکانی تر دانانی سندوقێک بۆ
هاوکاری مادی و معنەوی کە سوکاری ئەنفال کراوە ئەمە جێبەجێ نەکراوە. خاڵێکی تر دانانی کردنەوەی سنتەرێک بۆ کۆکردنەوە و ئەرشیفکردنی هەموو دوکیۆمەنتەکان و تەرجمەکردنی بۆ ئەوی بە جیهانی بناسیێنین ئەوە ئیشی لەسەر نەکراوە. خاڵی سێم ناساندنی کەیسی ئەنفال لە محکەمەی جینایی دەولی ئەوەش کاری بۆ نەکراوە چکە عێراق خۆی ئینزیمامی نەکردووە ئەنجام نییە لەو محکەمەیە ئەندام نییە تێیدا ئەوەش لەبەر هەندێک هۆکاری سیاسی هەیە کە نابێتە ئەندام تێیدا. خاڵەکانی تر هیچیان جێبەجێ نەکراوە. دانانی مۆنومنتێک بۆ ئەنفالکراوان لە ناو بەغدا لە شوێنێکی شایستە بەوە ئەویش نەکراوە تا ئێستا ڕێ نەکەوتن لەسەر شوێنەکە. ئێمە بارچی خۆمان دێزانی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بۆردی شەیدان ئیش لەسەر ئەم خاڵانە ئەگەر جێبەجێ بکرێ ئەمە هەنگاوێکی باشە. هەرێکێک لەم خاڵانە گرنگی خۆی هەیە. ئەوەی تریان دەستخۆشی لە پەریخان دەکەم کە لە ماوەی ڕابردوو هاوکار بە لەگەڵ خات و شاناز لە سەرۆکاتی کۆمار کاریان کردووە لەسەر هێنانەوەی بەشێک لە ڕووفاتی ئەنفال کراوان چونکە خۆ دەزانی ئەوە 4 دەیە تێپەڕیە بەسەریدا ئەگەر زیاتر تێپەڕی احتیمالە گۆڕەکان هەندێکیان دیار نەمینێ چونکە ئەو شوێنانەی کە گۆڕە بە کۆمەڵەکانی لێە هەندێکیان لەوانەیە لە کەنار ڕووبار و شتیوابن لە شوێنێکە ئاوی زێوەر تێدا کۆ ببتەوە یاخود شوێنی کشت و کاڵی خەڵکی باشووری عێراقا شوێن هەیە هێشتان لەوانەیە نەدۆزرابێتەوە. ئەگەر ئەوانە بۆ ماوەیەکی زۆری بەسەرچی لەلایەکەوە گۆڕەکان من دەبن لەلایەکی تر شاید حاڵ و کە سوکاری ئەنفالکراوەکان ئەوانەی ماون لەوانەیە بەشێکی زۆری لە ژیاندا نەمێنن تا بتوانی هەم گوتەکانیان هەم سەمپڵی دیNAیان ون دەبێت ناتوانین ئەمانە بەراورد بکەین لەگەڵ یەکتری بۆ ئەوەی بتوانین بینە بزێد و بافیرانیان. ئەوە کەیسێکی گەورەیە بە تایبەتی بۆ گەلی کورد پێویستە ئێمە هەموو بابەتەکانی تروەلا بنین ئەو بابەتە بکەین و ئیشی جدی لەسەر بکەین. بەڕاستی من یەک بەخۆم بارچی خۆمی دەزانم ئەوەی لە توانامدا هەبێ لەو ماوەی کە بەرپرسیارەتیم هەبێلەوە ئەگە بەرپرسیارەتی ئەوە شونەوە هەر بە ئەرچی خۆمی دەزانم وەک ئەندامی چێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان کار بکەم لە پێناوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەو کاتی لە خولی یەکەمی پەرلەمان لە پەرلەمان بوو ڕۆژێ عەرەبێک تەلەفۆنی بۆ کردم لە نەجەف گوتی من زەویەکی کشتتوکاڵیم هەیە ئەمێ بیچێڵم و گەنم بچێنم بەڵام ناتوانم لەبەر ئەوەی گۆڕی بە کۆمەڵی لێیە. تیمێک هاتوون لە کوردستان کە هەڵیان داوەتەوە وتیانە ئێوە ئەوانە هی ئێمەنین ئەوانە سەر بە تاڵەبانین بەداخەوە یعنی ئەم قسەیە تا ئێستا هەموو ساتێک بەوکو ئەوەی ئێستا لە بەرچاوم ئەو قسەیە بکرێ گوێ بیستی بم تکال لێ دەکەم هەوڵ بدەن گۆڕەکان بەساحێ بکەن. بەڕاستی من بێ ئەمەل بووم لە هەرێمی کوردستان کە ئەوە بکە پەیوەندیم کرد بە وەزیری مافی مرۆڤی عێراق ئەو کاتە خاتونێک بوو بەڕاستی هەوڵیدا بەشێک لە ڕفاتەکانیان هێناوە ئەو کاتە کە 2007 کۆتایی 2007 و 2008 بۆ بزانم 150 ڕفات بوو ئەگەر هەڵە نەبم یعنی لەو حدودە دەبوو هێنایەنەوە یەکەم جار یەکەم وەجبە بوو کە ئیشی لەسەر کرد خاتوویژدان دەستخۆشی لێ دەکەم وەزیری مافی مرۆڤ بوو ئەو کاتە لە عێراق ئیشی لەسەر کرد و هێنایەوە تا ئەو کاتی لێوێ بووین. بەڵام ئەوەی جێنی گەرانیە کە هەرێمی کوردستانیش لەوە کەم تەرخەم بۆ حکوومەتی عێراقیش لەوە کەم تەرخەم بۆ چی سزادانی تاوانبارانی ئەنفال کە لە دادگای عێراق بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچوو دەستگیر بکرێن ئەوانە هەم لەوانەیە بەڵگەی زۆریش لای ئەوان بێ لاقوالەکانیان وەرگیرێ خۆشەرنی هەمیان تاوانباری سەرکی بن و ئەمری ئەدامیان بۆ دەرچێ هیچ نەبووە دەستگیر کرابوونایە بۆ ئەوی بزانین گۆڕی بە کۆمەڵی تر لەکوێیە یعنی پێمان بناسێنن بۆ ئەوی ئێمە بە ئەرچی خۆمانی بزانین بیهێنینەوە ئەمانە ئەگەر ببووینایە ئەندام لە محکەمەی دەولی ئاسانکاری دەکرد بۆ دەستگیرکردنی ئەوانش لە هەر شوێنێکی دنیا بوونایە. بەڵام بەداخەوە نائێراق بۆتە ئەندام نەهرێمی کوردستانیش وەک پێویست بە ئەرچی خۆی هەستاوە. من نامەوێت لێرە بە قسە
وعد بدەم بەڵام ئەوەی پێمان بکرێت بە ئەرچ خۆمی داترێ مۆلا بزانم داواکاری ئەوان چێ بێ لە ئێوە بە تایبەت وەکو بۆردی شەیدان کاک ئارام بەڕستان وەکو پارێزەرێک یعنی بەڕاستی ئەم کەیسە گرنگە لە ڕووی یاساییەوە قسەی لەسەر بکرێت چکە ئێمە دەزانین ئەم کەیسی ئەنفالێکێکە لەو کەیسانی کە بە جینۆسایت ناسێنراوە بەڵام ئێمە گرفتەکانمان ئەوەیە کە هێشتا لەناو وڵاتەکەی خۆماندا لە عێراقدا بەڕاستی ئیش لەسەر ئەم کەیسە بە گرنگ نەزانراوە ئەو تا خاتوڕابی حەباسی لەوە کرد کاتێککە گۆڕێکی بە کۆمەڵ دەدۆزرێتەوە دەڵێەوە بە نمونەی تاڵەبانیەکانەیە یعنی کێشە لەوە هەیە کە تا ئێستا ئێمە یەکدەنگ نین لەسەر هەڵدانەوەی گۆڕەکان و هێنانەوەشیان لە ڕووی یاساییەوە چی لەسەر ئەم بابەتە کرا چی گرنگە بکرێت بەڵێ پێشێکی سوپاس بۆ ئەم کەناڵە جوانە و سەری ڕێز و نەوازش لە ئاستی 1970 قوربانی دانوێنین لە یادی 38مین ساڵی یادی مەرگەساتی ئەنفالە دیارە ئێمە کاتێک کە باس لە کەیسی جینۆسایدی گەلی کورد بکەین لە ڕووی یاساییەوە چەند ڕەهەندێکی هەیە بەداخەوە لە دوای ئینتیفاضەی هەرێمی کوردستانەوە بەرەی کوردستانی دروست بوو کاتێک کە بەرەی کوردستانی دروست بوو بەرەی کوردستانی بڕیارێکیدا کە لێبوردنێکی گشتی بۆ هەموو ئەو جاش و مستەشارانەی کە دەستیان هەبووە لە کەیسی ئەنفال و ئەنواع کەیسەکانی ترە لەوەش نیگەرانتر لە دوای 2003 لە دوای پرۆسی ئازادبوونی عێراق لە مادەی 18 ساڵی 2003 ئەو قەراری کە بەرەی کوردستانی دابوویان بڕیارێک بۆ ئەوان مەقسە بڕیارێکیاندا بۆکو یاسا نەبوو لە مادەی 18 لە ساڵی 2003 لە مادەی یەک ئەمە بووە یاسایەک بۆ بڕیارێک کە لێخۆشبوونێکی گشتی لە ڕووی یاساییەوە بۆ سەرجەم ئەو جاش و مستەشارانەی کە دەستیان هەبووە لە کەیسی ئەنفالە و لە هاوشێوەی ئەو کەیسانێتی کە بەرامبەر بەگەلی کورد کراوە ئەمە لە ڕووی یاسایەکە بۆ جاش و مستەشارانە خاڵێکی تر کە جەنابەت ئاماژەت پێکرد بۆ لەسەر ڕووفاتەکانمان لەسەر ئەو ڕووفاتانەی کە تاوەکو ئێستا لە بیابانەکانی خواروی عێراقا بەڕاستی ئێمە ڕەنگە لە ڕووی یاسایەکە و نەتوانی زۆر شت بکەین هەرچەنە پەرلەمانی عێراق قەراری داوەکە وەکو خاتو ڕابع ئاماژەی پێکرد کە ئەمە کەیسی ئەنفال جینۆسایدە بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی هەم حکوومەتی عێراقی ئەندام نیە لە دادگای لاها و ناتوانین لە ڕووی یاسایەکەیش و هیچ شتێکی بۆ بکەین کە تاوەکو حکوومەتی عێراق ئیجبار بکەین کە قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفال بکراتەوە و ئەوەشی دادگای باڵای تاوانەکانمان هەیە لەوەش هیچ نەکراوە لەوەش ناتوانانی چونکە ئەگەر دادگای باڵای تاوانەکان یعنی من پێم وایە ئەو دادگایە دادگایەکی حیزبی بوو و دادگایەک بۆ مەرامی شخصی خۆیان بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق ئەو کاتە لە کاتی دروستبوونی حکوومەتی عێراق دروستیان کرد و ئەوەی مەرامی تایبەتی خۆیان هەبوو ئەوەی کە خۆیان مەبەستیان بوو لەسەر هەموو کەیسی ئەنفال و دادگاییکردن ئەوان حەوت کەسیان دادگایی کرد کە سەدام و دەستەکانیان بوو بەڵام لە دوای ئەوان ئیشی مەرامی تایبەتی خۆیان پێکێنا وەکو دەسەڵاتدارانی ناوی حیزبەکانی تر نا بەڵام ئەوەی کە گەیشتە قەزی کورد لەسەر ئەنفال لەسەر جینۆسایدی گەری کورد بەداخەوە ئێستا ئەو دادگایە زۆر بچوو کراوەتەوە و من چوومەتە خزمەتی خاتو ڕابع لە بەغدا ئێستا قەفلێک هاوبان دەرگاکە و دەرگاکەیش نەماوە یعنی ئەو کاتە نەئەتوانی هیچ شتێ بکەیت لە ڕووی یاساییەوە و هیچ تش پێ ناکرێ تاوەکو بتوانی ئیشی لەسەر بکەیت بەداخەوە ڕەنگە بە ململانی حیزبی لەم کەیسە بریا ئێستا ئەوەی لەسەر پۆستێک لە بەغدا ئەکشینەوە و دێنەوە بۆ هەرێمی کوردستان بریا لەسەر داواکاریە مافەڕەواکانی کە سوکاری قوربانیانی ئەنفال لەسەر موشە و قوتی ئەنفال بکشینەوە لە بەغدا و دەسەڵاتدارانی بەغدامان جێبی هێشتایە بەڵام ئێستا ئێمە هەر بەوە کۆڵ نادین بڵێ ئەمە تەواو ئیتر یەک جار هەموو شتێک تەواو بێن نا ڕەنگە هەنێ جار لە ڕێگای هەوڵی تاکە شەخصەوە بتوانین بەشێکی زۆر لە ڕووفاتەکانمان بێتەوە بۆ جێگای خۆشبەختیە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئێمە بەنیازی ئەو بووین باوکمان بێتەوە بەنیازەوە بن کە سوکار و خانەوادەکەمان بێتەوە بەڵام ئێستا ئێمە نیگەرانی ئەوەن ئێسک و پروسکەکانمان لە بیابانەکانی خواروی عێراق نایەتەوە یعنی ئێمە پار ساڵ لەگەڵ ئەم دایکانە چوونە بیابانەکانی خواروی عێراق بەڕاستی من هاتمەوە یەک مانگ دوای ئەوە نەمەتوانی بخەوم خەوم لێ نەئات یعنی ئەوەی کە بینیم دەمی شۆفڵێک 3 مەترە 2 مەتر و 90 سانتینە 90 سانتینی ئەم دەمە شۆفڵە قوول کراوە 171 ڕووفات لەناو ئەو گۆڕەیە بە ماوەی 15 مەتر یعنی مناڵی تیا بوو باوشی داوە لە دایکی فیشەگە دایە لە مناڵەکە دایە لە پشتی دایکیشی
مناڵی تەیە بچووک، مناڵی تەیە 6 مانگ، مناڵی تەیە ساڵ، ینی ژن و مناڵ باوشیان کردە بە یەکە لە ناو گۆڕەکانە. یعنی ئەوەی کە ئەیبینی لەوێ بەڕاستی خۆتانەمانەتان بینی من بە چاوی خۆم ئەمانەما بینی ڕەنگە کۆمەڵی لەم دایکانشمان لەگەڵا بێ هاتوومەتەوە 1 مانگ تووشی هستریا بوومە، ینی تووشی ئەو شەوان کە خەوم لێک ئاچوومە سەر جێگاکە جەنازەکانە هاتە پێش چاوم. کەست ئەنفال خۆم باوکم، خاڵۆم، مامەم، باپیرەم، تەواوی خانەوە دەگەشتمان بەر ئەو پرۆسەیەکەوتوە. دایکشم یەکێک بوو لەو مامانانەی لە زیندانەکانی دووبز و تۆبزاوەیە ناوکی منداڵی بەبەرد بڕیوە، چونکە هیچمان پێ نەبووە. ئێستا کتێبەکەی دایکم خاتوو بەدی ئاگدارە ئێمە پارساڵ بردمانە ناو باحی پەرلەمانەوە کتێبی نێرگەز لە دۆزەخی ئەنفالەکە هین بەرهەمی نووسری بەتوانێت بەڕست کاک عارف قوربانیە. ئێمە وەکو ڕێکخراوی باران بە 4 زمان چاپمان کردووە، بە زمانی دایک 4000 تیراژمان لە چاپ کردووە، بە زمانی عربی زمانە عربەکەی برمانە ناو باحی پەرلەمانەوە. ینی باوەڕەکە هەنێ لەو ئەندام پەرلەمانانە ئەیانوت نەمانزانی ئەنفال هەیە، نەمانزانی ئەنفال بەم شێوازەیە، نەمانزانێ لە زیندانەکانی دووبز و تۆبزاوە و نوگرە سەرمانە بەم شێوازە عەزابی کورد دراوە. یعنی هیچ تاوانێکت نەبووە. تو چیت کردو؟ من مامەم پێشمەرگە بووە، باوکم پێشمەرگە بووە، ئێمە تاوانمان چی؟ هیچ تاوانێکمان نییە. ینی بە شێوازێک مامەڵە کراوە لەگەڵ کەسوکاری ئەنفالە ئەسڵەن بۆ سڕینەوەی شوناسی نەتەوەیەک، نەوەکو ئەوەی کە مەسە بڵێ ئەمە وەکو ئەوەی کە تۆ ئەنفالەکری، نا، سڕینەوەی شوناسی نەتەوەیەک تەواوی پرۆسەکان بە هەموو ینی مناڵ و پیر و گەنج و هەمووی گرتوێتەوە، هیچ لایەنێکی لێ بەدەر نەبووە. ئێمە دوای ئەوەی 6 مانگ و 15 ڕۆژ لە گرتوخانەی دووپز بووینە، دوای بە ئافوویەک ئەوانەی کە پێش ئێمە بارکران بە قافڵەی پاسەکان ڕۆشتن هەمووی لە بیابانەکانی خواری و عێراقا. ینی دوای 38 ساڵ ئێمە تەواو ناڵێن باوکمان دێتەوە، من ناڵێن باوکم دێتەوە، باپیرم دێتەوە، مامەم دێتەوە، برام دێتەوە، خاڵم دێتەوە، کەسی نایێتەوە. بەڵام ئێستا ئێمە داوای بەسیترین مافەکەین، هێنانەوەی ڕوفاتی ئازیزەکانمان، ینی 153 ڕوفات ماوەی 3 ساڵ لە توبعەدلی بەقایە بۆ نایێتەوە، هیچ ڕێکارێکی یاسایی نەماوە. لەگەڵ ئەوەیشە ینی ئێمە لە ڕێگەی هەوڵی تاکە شەخصەوە، ینی خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد بۆ یەکەم جار لە دوای 38 ساڵ پرۆسەی ئەنفال بەداخەوە ئێمە تازە بە تازە هەوڵی ئەوە بدەین لە ڕێگەی توبعەدلی بەقا و مۆسەی شوهەدای عێراق و تیمی گۆڕە بە کۆمەڵەکانەوە سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفال وەربگیرێ. ینی ئەمە جێگای تێڕامانە بەڕاستی ئەمە نیگەرانمانەکە. کاگارە مەگەڕێ وڵات باچینە لای مامۆسا ئاواتیش بە هەمان شێوە کوڕەنفالە. مامۆسا ئاوات کاگەران باسی لەو کردوتی من ئێستا چاوەڕێەوە نیم کە بڵێم باوکم بگەڕێتەوە، مامم بگەڕێتەوە، ینی ئیتر چاوەڕوانێکی کۆتایی هاتووە ئێستا لە چاوەڕوانی ئەوان ئێسک و پروسکەکانیانمان بۆ بێتەوە. ینی ئەوەی کە ئێستا کەسوکاری ئەنفال ئەوێت بەڕاستی چییە؟ تەنها ئەوەی کە گۆڕێک هەبێت کە تۆ بچیتە سەر گۆڕەکەی و ئارامیەک بەناخدا بێت، تەنها ئەوە داواکاری ئێوەیە یان چی هەیە کە ئێوە 38 ساڵە داوای دەکەن و تا ئێستا بۆتان نەکراوە بەڕاستی؟ وڵا سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان، سەری ڕێز و نەوازل لە ئاستی شەیدان و قوربانیانی جینۆسایدا نەوی دەکەین هەمومان. بەڕاستی داواکاری کەسوکاری ئەنفال 38 ساڵە دووبارە بێتەوە. ئەنی 38 ساڵە هەموو چواردی چوارێک ئەنفالێکی ترە بۆ ئێمە. ئەم کارە ساتە تەنها ئەوە نییە کەسێکە لێ ڕۆشت بێ و تەواو. باوەڕەکەی زۆر شت هەیە لە کەساتی ئەنفالەکەن، یعنی خۆت ناگری کە باسیەکەی کەسوکاری ئەنفال بە بەردەوامی ئەنفالەکرێت و ئێمە داواکاریەکانمان وازەحە، نازانم ینی ئەم حکومەتە لە ئێمە تێناگا، ینی داواکاری ئێمە هێنانەوەی ڕوفاتەکان چی تێ ئەچێ یاخود سۆراخی ئەم ڕوفاتانە بۆم حکومەتی ئێمە چییە؟ ئەی بۆ ئێمە هەموو شتەکان بخینە سەر شەخص بڵێن شەخص وە ئەی باشە ئەی حکومەتمانی ئەی وەزارەتمانی ئەی ئێمە ئەنی سەوای لێ هاتووە تەنها خۆمان بچین داواکارەکانی خۆمان بکەین لە ڕێگای شخصەوە، لە ڕێگای کەسەوە. ئەنی خاتو شاناز دەستخۆشی لێکن کە لەم بابەتی ڕوفاتانە دەوریشی کاریگەری بووە، هەوڵێکی جدی داوە. ینی بۆ دادەشاناز ئەی بۆ حکومەتی هەرێم ئەی بۆ وەزارەت ئەمە وەزارەتی شەهیدان بەڕاستی ینی وەزارەتی شەیدان ئەنی وەزارەتی شەیدان و مۆنومێنتێکی لە چەند ئەسڵان هەر علاقیان نەما پەیوەندیانە بەیەکانەما هیچ پەیوەندی نەماوە لە بینی کەسوکاری شەید و وەزارەتەکەمانە هەموو شتەکان بەرەو کۆتایی خۆمان چوینە سەردان کراوە داواکاریمان پێداوە بابەتەکانمان بۆ ڕوونکردن وەڵامن نییە. ئەمە یەک دوو لە ڕووی زانستیەوە، ینی ئێمە مشکلەکەمان لێ خاڵاتە ئەڵێن ڕوفاتەکان نایەتەوە، ئەوانیشی کە زوندون وا خەریکە ئەمرن، ئەوانی کە لە کارە ساتیان فالا بوون ئەمە لە هەردوو لاکۆ ئێمە زەرەکەن هیچمان بەدەسەوە نامێنێت. دوو لە ڕووی زانستیەوە باوەڕکە ینی کەمترین توێژینەوەمان هەیە لەسەر بواری ئەنفال،
لە مەتحەفە نێودەوڵەتیەکان لە گۆڤارە لە جۆرناڵە گەورەکانی عالەمە باشە ئەو گلەیە بۆ لە خۆتان هناکەی مامۆستا ئاوات بەتایبەت ئێوە کە کەسوکارتان ئەنفالە و ڕەنگە بەشێکتان یعنی خۆتان لەناو زیندانەکاندا بوو بن شتە هەندێک شتی ئەوێتان باسی تۆ ناکەم بەتەنیا بەشێکی ئەوانەمە بەستم هەندێک ینی شتیان بیر بێ بۆ خۆتان وکو کە سوکاری ئەنفالەکان هەوڵتان نەداوەسا کاگەران باسی لەوە کرد کە کتێبێک چاپکراوە لەسەر ئەو شتانی کە لە زیندانەکاندا ڕوویدا ینی ئەمانە بەڕاستی هی ئەوە نییە کە تۆ توێژینەوەی لەسەر بکەی ینی بۆ ئەوی ئەم دەنگانە بگاتە جیهان یعنی خەڵک ئەم شتانە ببینێ ئێمە بەردەوام لە هەوڵین بەردەوام کۆمەڵی خەڵکی من باسی سەماڵەکەم کۆمەڵی خەڵکی چالاکەوان و کوڕە ئەنفال و خوێنە بە دوای ئەمەوەن بەڵام دەستیان ناگا بە هەندێک شوێن یعنی هەندێک بابەتێ تۆ دەست لە ڕووی زانستیەوە باشە ئەو گۆڤارە نێودەوڵەتی ئەو جەنەڕاڵە نێودەوڵەتانی کەشتی لەسەر وڵاتیۆژنەوە سەر باسی کوڕە ئەنفالێک لە چەند ساڵەوە ناگاتە ئەوێ ئەو لە شوێنێکی عالەمیە ئەبێ ئەمە حکومەتێ مؤسسەیەکت هەبێ ئەم ئیشە بەڕێوەبەرە تۆ مؤسسە و نییە بۆ ئەم ئیشە تەنها لە ڕێگای شەخص و فڵان ئەوە بکە ئەوە بکە ئێمە هەندێک بابەت هەیە زۆر داواکاری کە سوکاری ئەنفال باواز لە هەندێک بابەتی لاوەکی بین لاوەکی نییە لە ئەسڵا بەڵام ئێمە وامان لێ هاتووە دەست بۆ ئەو تەنها خاڵک گرنگانە لە موچە کاکە واز لە موچە بێن کاکە واز لە خزمەت گوزاریمان بێن ئاخر حەلمانی ئەی چی بکەین ئەی من گۆڕی باوکم نیێت و چی لە موچە بکەم من موچەم بۆچی ئەگەر با گۆڕەکەی باوکم نەزانم لەکوێیە من کە 182,000 کەس ئەنفال بووە لە یەک شوێنێکە لە هیچ توێژنەوەیکی زانستیە ئاماژەیەکی پێ نەدێ من بۆ چیمە چەند کەسە ئەنفالەت من تقریبا لە عایلی تقریبا لە بنەماڵەکەی خۆم تقریبا نزیکەی 40 بۆ 50 کەس زیاترمان 40 بۆ 50 بەڵێ باوکو خاڵ مام و هەموویەتر تقریبا وەزان 52 بەخوا بەڕەقەم ینی لە دیەکان کە هەموو ئێستا هیچ کەسێکیان هێتا ئێستا ڕوفاتی یەک دانەمان نەبینیوە ئەوە 38 ساڵە ئەوەی بەتەمەن بوو مرد ئەوشی تەوا ئەوش ئەسکو فروسکەکەیش تاو ئەمە دوو سێ ینی مەسلەی ینی هەندێک شت هەیە حکومەتی هەرێم خۆی مەبەستی نییە ئێمە بان زۆر ئەوە نەبین ینی دادگایکردنی جاشەکان خۆ ناوەکان هەیە کاکە مستەشارەکان ئێ بۆ لی ناپرسیدەوە کاکە ئێ با مێژوو دووبارە نەبێتەوە ئەگەر خۆ ئەگەر ئەمڕۆ ڕێ لەون نەگریت ئێ مێژوو بانی هەشتێتر بەسەر کورسانە بێ مێژوو دووبارە بێتەوە هەموو خەڵک ئەو دەسەکاتەوە ئیشا ینی ئەو خیانەتە ئەو نەکبەتی کە بۆ سەر ئەو میلەتە هات ینی ئێمە با هەموو شتەکان هەر بۆ ئەوە نەڵێن حکومەتی عێراقی ئێمە خۆشمان کەم تەرخەمین ئێمە وەکو سوکاری ئەنفالیش تا ڕادێک کەم و کورتیمان هەیە لە باەوەی جەنابەت فەرموو ڕاستەکە ئەی بۆ شەخص بەڵام وەکو شەخص ناگەینە ئامانجەکانمان ئەنی ئامانجەکان پێی ناگەین بۆ ئەوەی بکەین ینی کە سوکاری ئەنفال بەڕاستی لە معناتێکی زۆر گەورایە ینی وای لێ هاتووە زۆربەی تووشی نەفسی بووە لە هەندێک ڕۆوە ینی وە کاگەران نمونیشی هێنایە چێ سەر گۆڕەکە دێتەوە تا مانگی خەوی لێ ناکەوێ باوەڕەکەی ینی من یادی چوارە نامێت تەلەڤیزیۆن ئیش پێ بکەم لە ماڵەوە لەبەر خاتەی دایکم بەتەمەنە و زەختی هەیە نامێ ببینێ ینی ئێمە چی بکەین مۆنومێنتێکمان هەیە لەوێ ینی خۆمان هەمومان لە خزمەتیان ینی کاکە کەس وەڵام کەس ئاوڕ لێ ناداتەوە وێ لێرۆ داوا لە هەموو ئەوانی کە لە بەغا کار دەکەن ئەوانی لە کوردستان کار دەکەن لە بەرپرسیارەتیان هەیە ئەبێ مەسەلی ئەنفال یەکلا کرێتەوە بەم شێوەیە 38 ساڵە ئەڕات بەڕێوە ینی هەر 4 بۆ 4 نا ئەگەڕێ مۆلات با من بچمەوە بەغا بۆ لای خاتوپەری ئەم قەراری کە بەدەست منەوەیە 22 مانگی دەی 2024 کە باس لەوە کراوە کە گۆڕێکی بە کۆمەڵ دۆزراوەتەوە کە مەلابسی با بڵێن جلی کوردیان لەبەرایە و ینی ئەم مەقبەرە ئەم گۆڕە جەماعیە کەشف کراوە کە گۆڕێکی جەماعیە و دڵنیا بوونەتەوە لەوەی کە ئەوانەی کە لەو گۆڕەیان کوردن و جلوبەرگی کوردیان لەبەرایە ئەمە لە بیابانەکانی لە محافظەی سەماوە لە بیابانەکانی تەلشێخە ئەمە پێم وا بێت یەکەم گۆڕی بە کۆمەڵ بوو کە دۆزراوە و ئێوە ئیشتان لەسەر کردووە ئەم گۆڕانە هەڵدرانەوە و ڕووفاتی بەشێک لەم گۆڕانە هێنرانەوە ئەمێ لەسەر ئەمە کەمێک قسەم بۆ بکەی ئێوە چۆن دەستان کرد بە هەڵدانەوەی ئەم گۆڕە بە کۆمەڵانە و چۆن ڕووفاتی شەیدەکانتان گەڕانەوە بۆ زێدی خۆیان دەست خۆش خاتونی بەڕێز دەستخۆشی بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لێدوانیان هەبوو لەسەر بابەتەکە لەبەرەوەی خۆی لە خۆیان قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر تاڵ و ئازاربەخشە کاگارام ئاماژەیە بەوەی کە چۆتە ئەوێ هەر بەبینینی بڵین ڕووفاتەکان تووشی ئەوە بووە کە چەند شەو خەوی لێ نەکەوتووە بەندە ڕاستە من تەنها دوو کەسم ئەنفال کراو هەیە ئەویش دەرەجەیەک نین
بەڵام ئەوەنە لەگەڵ ئەو بابەتە ژیام وابزانم ئەگەر ئەو مانگێک خەوی لێ نەکەوت بێ من لەو کاتەوەی لە وەزارەتی شەهیدانم تەمەنام کردووە شەوێک بە ئارامی بەبێ مسەکین خەوم دەبکە بۆچی چونکە ئەوەی ئەوەندە کاریگەری لەسەر دروست کردووە تەندروستیم زۆر زۆر تەسیری لێ کردوم وەکو دەروون دروستیش هەم زۆر زۆر تەسیری لێ کردوم من بەوە بەناوبانگ بووم کەسێکی زۆر زۆر لەسەر خۆ بووم بەڵام وای لێ هاتووە لە ماڵەوە بەردەوام من عەسەبیم و تەهەورەکەم ئەوەی کە کاک ئارامی لێ زۆر زۆر ناخەژیانە ڕاستەکە سەبارەت بەو دۆزینەوەی ئەو گۆڕە ئێمە مانگی وەکو کەشف ڕۆشتی نەوێ بەڵام مانگی 12 دەست بەکار بووین بۆ هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵی سێهەمی تەلەشێخیە چونکە گۆڕی یەکەم کاتی دادگای باڵای تاوانەکان لەلایەن هاوپەیمانانەوە هەڵدرابەوە لە سەرەتای پرۆسەی ئازادی و گۆڕی دووهەم لەلایەن مؤسسەی شوهەدای عێراقی و توبعدلی عێراقی و لەگەڵ وەزارەتی شەهیدانی عێراق کوردستان ببوورە هەڵدرابووانێ ساڵی 2019 بەڵام ڕوفاتەکانیان بۆ 5 ساڵ لە توبعدلی بەغامابەوە لەبەر هەر هۆکارێک بە کە سوکاری ئەنفال خۆیان ئێستا ئەگەر گویان لێم بوو بێ ئەزانن چێ هۆکار بووە و بۆچی نەهاتۆتەوە لە کاتێکە ئەگەر نەشناسرێنەوە ئەو ڕوفاتانە لەبەر ئەوەی ئێمە داتابەیسی بڵین سامپڵی خوێنی کە سوکارمان نییە ڕاستە سامپڵی ئێسک لە ڕوفاتەکان وەرگیراوە بەڵام سامپڵی خوێن نەبوو هەتاوەکو کە ئێمە لە دەورەی پێشووی سەرۆکایەتی کۆمار بەڕێز خانمی یەکەمی عێراق فەرمانی کرد کە ئێمە هەماهەنگ بین لەگەڵ دەستگای شەهیدی عێراقی و توبعدلی عێراقی بۆ ئەوەی دەستکەین بە هەڵمەتی کۆکردنەوەی زانیاری و سامپڵی خوێن ئاگاداریان کردین وتیان ئەمە هەماهەنگیە دروست بوو ئەمەوێ ئاماژە بم بەوە ئەگەر کاتم بیتێ ئێمە مانگی 12 بڵێن پێش ئەوەی کە دەستکەین بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکە داوامان لێکردن کە دەستکەین بە ئیشی گۆڕە بە کۆمەڵەکان و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ئاگاداریان کردین کە ئیستیعابی مەخازنی پزیشکی دادی بۆ هەڵگرتنی ڕوفاتەکان ئەوە نییە کە گۆڕێکی تر هەڵبگرێتەوە ئەبێ ئەو 172 ڕوفاتە ببرێتەوانێ اینجا ئەتوانن کە بڵین گۆڕی تر هەڵبەنەوە بۆیە 172 ڕوفاتەکە لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێررا لە مۆنومنتی چەمچەماڵ بڵین لە ئەو مەقبەرەی کە لە چەمچەماڵ هەیە تایبەتە بە ڕوفاتی پیرۆزی ئەنفال کراوان دوای ئەوە هێشتا ئەوان نەنێژرابوون بە خاک نەسپێررابوون ئێمە دوو هەڵمەتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێنمان لە گەرمیان و لە چەمچەماڵ دەست پێ کردبوو لەوانەیە ئێستا کە سوکاری ئەنفال بڵێ باشە کە سامپڵی خوێن وەرگیراوە و سامپڵی ئێسکی ڕوفاتیش هەیە بۆچی دەست ناکەن بە ناسینەوە ئێمە ئەو داتابەیسی کە هەیە تا ئێستا توانیمانە نزیکەی 3000 سامپڵی خوێن وەرگرین و 3600 ئیستیمارە پڕکراوە تەوانێ بۆ بێسەر و شوێن بووان ئەمە لە چاو گەورەی قوربانیەکانە کە ئەڵین 182,000 لەو فەرەزنا 182,000 نەبوو لەو فەرەزنا 50,000 بوو ئەمە زۆر زۆر کەمە ئەم ژمارەیە لە چاو قوربانیەکانە بۆیە بە پێی زانست ناتوانرێ لەناو ئەو ژمارە زۆرە ئەم داتابەیسە کەمە بەکار بێنرێ بۆ ماچینگ و بۆ دۆزینەوەی بۆ ناسینەوەی ڕوفاتەکان بۆیە هێنرانەوە بە خاک سپێران و نزیکەی 10 هەڵمەتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن بەردەوام بوو دوای ئەوە لە مانگی 12 2024 دەستمان کرد بە هەڵدانەوەی گۆڕی سێهەمی تەلەشێخیە
لەگەڵ هەڵدانەوەی گۆڕی سێهەم کە لە مانگی 2025 تەواو بووین نزیکەی 153 نەک نزیکەی ئێگزاکتلی 153 ڕوفات هەڵگیرایەوە لە گۆڕی سێهەمی تەلەشێخیە لە بڵێن لە میانەی کارکردن لەسەر گۆڕی سێهەم تیمەکانمان بوو بە دوو بەشەوە بەشێک بە دوواداچوونی ئەکرد بۆ هەڵدانەوەی و کەشفکردنی گۆڕی بە کۆمەڵی تر هەر لەو ناوچەیە و چونکە دیار بوو کە دەستکاری کرابوو گەڵەکەی بۆیە توانیمان نزیکەی نەک نزیکەی بزەبت حەوت گۆڕی تر بدۆزینەوە و لەگەڵ گۆڕی سێهەمیشا کە کەشفی گۆڕی سێهەممان کرد بوو گۆڕی چوارەمیشمان هەر لە مانگی 5 2024 دۆزی بۆوانێ بەڵام فریان نەکەوتین لەگەڵ گۆڕی سێهەما ئەویش هەڵبینەوە بۆیە حالیەن 8 گۆڕی بە کۆمەڵ لە تەلەشێخیە لەلایەن تیمی دەستگای شەهیدی عێراقی و بەندە وەکو نوێنەری سەرۆکاتی کۆمار و پزیشکی دادی عێراقی دەستنیشان کراوە و ئامادەیە بۆ هەڵدانەوە و ئێمە ئەو 153 ڕوفاتەمان گێڕایەوە بۆ پزیشکی دادی عێراقی و بەهۆی ئەوەی کە ئەم شەڕ و پێکدادانەی کە لەم ئەخیرا دروست بوو نەمانتوانی بیان هێنینەوە دەنا بەتەما بووین ئەم ساڵ لە 4 بگێڕێتەوانێ و بە خاک پسپێرێ لە کوردستان واتە ئێمە بەردەوام لە بەدواداچوون بووین بۆ ئەم پرۆسەیە لەگەڵ ئەوەی کە ئیمکانیەتەکان وەکو بودجە وەکو بەردەستی مەسەلەن بڵین مؤسسەی شوهەدا وەکو دەستگای وەکو طب عەدلی عێراقی ئەو ئیمکانیەتە مادیە زۆرەیان لەبەر دەستانیە کە ئیشی باشتری لەسەر بکەن دەنا ئەتوانرا زیاتر ئیشی زۆر باشە خات و پەری من دواترە گەڕێمەوەلات بێگومان لەسەر ئەم کارانەی کە بەڕێستان کردوتانە ئاستەنگ هەبووە ینی دواتر ئەمەین باس لەوە شتەکەین کە ئەو ئاستەنگانی کە بۆتان دروست کراوەچی بۆ سپاس ئەگەڕێمەوەلات بە بچمە لای ئەم میوانانش دووبارە زۆر بەخێر بن دەمەوێت هەرێکێکتان کەمێک قسەم بۆ بکەن لە بەڕێستانەوە دەست پێ بکەم زۆر بەخێر بن زۆر سپاس کاری ئەنفالن بەڵێ کێتان ئەنفالە من لە ڕاستیا دایک و باوکم ئەنفال نین بەزما باقی خزم و کەسوکارێکی زۆرم ئەنفال کراوە لە ئامۆزا و لە پورزا و لەم کەسانە کەسی نزیکم لەگەڵەوە شاباوکم شەید بووە لە دوای ئەنفال بەڵێ ئەو ڕۆژێک کە دەڵێن 4 و یادی ئەنفالە لە ناو خێزانەکەی ئێوەیە ینی چه هەستێک هەیە ئەو بیرەوەریانە دانیشن لە ناو خۆتانە بیگێڕنەوە کە چیان بەسەر هاتووە سەرەتا من ئەمێ لێرە دەستخۆشی بێپایانم بگەن بە جەناب و کەناڵی کورسات کە لە 4 و هەموو کات لە یادی ئەنفالە ڕووماڵی تایبەتی هەبوو بە ئەو یاد و ماتەمینە واجبە دەستان خۆش بێ لە یادی 4 من پارس ساڵ 24 لەگەڵم هاوڕێ خۆشەویستانە چوینە نوگرە سەلمان ئەو کارە ساتەمان بە چای خۆمان بینی وەک مامۆستا ئارام فەرمووی بە ماوەیەکی زۆر نایتەوە سەرخۆت کە ئەو کارزانی کە باسی ئەم کارە ساتانە کرێ ئێمە هەمیشاڵین بۆیە باس بکرێ بۆی لە بیرەوەری نەوەکانی دواترا بمێنێتەوە بەڵام ڕەنگە چەندە باسی گەورەی ئەم تاوانە بکرێ هەتا خۆت نەچیتە سەر مۆقعی تاوانەکە و یعنی شتەکان نەبینی بۆ شێوەیە کاریگەری و لەسەر دروست نەکە زۆر ڕاستە وەک ئەوەی کە کاگاران باسی کرد زۆر چیتە ئەوێ ینی بەڕاستی پێم خۆشە بۆمان بگێڕەرەوە کە تۆ دەچیتە ئەوێ ئەم زەویە هەڵدەدرێتەوە ئەم گڵە هەڵدەدرێتەوە چی ئەبینی چی لەناو ئەم گڵەیە ئەوەی کە باس ئەکرێ باسی ئەنفال و کارە ساتی ئەنفالەکرێ ئێمەمانان کە تەمەمان مناڵە بە چاوی خۆمان نەماندیوە بەس هەتا نەچوینە قەڵای نوگرە سەلمان و عەرعەر زۆر قەنەعەتمان لەگەڵ ڕێزمان ناکرد بڵێ بەو شێوەیە بوو بێ کە چوینە بە چاوی خۆمان ئەو ڕێگا دوورەمان بینی لە بەرنامەی تەلەڤیزیۆنی هەبوو پرسیارن لە ژنێکی بەتەمەنەکرد بردمانیان دوور جا بەڕاستی هەتا بە چاوی خۆت نەیبینی کە بینیت ئەو ڕێگایە چەندێ دوورە ئەجا ئەو قسەیەکەوێتەوە بیرت
ئەزانی ئەم خەڵکە بێتاوانە چەنە غەدریان لێ کراوە چۆن بەو دەردەبراون زیندە بە چاڵ کراون ئێمە چوینە سەر گۆڕە بە کۆمەڵەکان وەک مامۆستا ئارام وتی ئەم برادەرانە فەرمیان بە چای خۆمان بینیمان ئەو کاتە ئەزانی ئەمانە چیان لێ بەسەر هاتووە جا من لێرەوە داواکاریم ئەوە هەیە ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەیدانی هەرێم و ئەنفالکراوان وەکو حکوومەتی عێراقی لێ بکرێت بەڕاستی ئەوەی کە لە عێراقا کەسێکی شەید بێ یان بڵێن دیار نەبی مەفقود بێ ڕێزی تایبەتی لێگیرێ هەوێ تایبەتی بۆ کراوە لە هەموو دام و دایرەکان لە هەموو شوێنەکان بەڕاستی لێرە لە هەرێم بەس بەناوە ئەڵێنەوە کەسی ئەنفالە ڕێزەکە مەگەر وەکو برادری وان وەکو کەسایەتی ڕێزی ئەوەی لێ بگیرێ وەکو حکومت ئەو ڕێزەی لێ نەگیراوە نە لە کەس و کاری ئەنفال نە لە شەید ئەوەی کە بڵێن کەس و کاری ئەنفال چۆنەڵی غەمبارترەکە ئەوەیە کە ئەبینی سەرۆکی دەستگای مخابەراتی عێراق کە هیچێکە لەوانەی دەستی هەرە باڵای هەبووە لە ئەنفالکردنی ئەم خەڵکە بێتاوانە ئەبینی لە هەولێر داڵدە درا و خزمەت کرا و قەدری گیرا و کاتێک ئێمازانی کە ئەڵەن فڵان کەس دوێنە لە هەولێر ئەمرخوای کرد ئێمە داواکارین ئەو کەسانی کە ئەوانیش داڵدادن ئەمە ئازارەکانی ئێوە زیاترەکە بەڵێ تۆ بزانیت کەسێک دەستی هەبووە لە کوشتن و زیندە بە چاڵکردنی بەشێکی زۆری خێزانەکەت بەشێکی زۆری هاوشاریانی شارەکەی تۆ بەڵام لە شارەکەی تۆیە خزمەت کراوە داڵدە دراوە پرسەی بۆ دانراوە هەر لە شارەکەی تۆشە لە هەرێمەکەی تۆشە نێژراوە ینی ئەمە ئەڵێ خوێ بەس من ئەڵێم لیمەندۆزی نەکرد بە برینەکانی ئێوەیە بەڕاستی کە هەواڵێکی واتان بیت ئاخۆ ئەبێ چەند کەسی تر هەبن کە بە هەمان شێوە لەو تاوانانەدا بەشداریان کردبێ بەڵام لە سوچێکی ئەم هەرێمەدا بۆ شێوەیە داڵدەدرابن و خزمەت بکرێن وەڵایی دەبێ خەڵکی زۆر هەبێ کاتێک ئێمە ئەزانین خەڵکەکە زۆرە کە نامێنێ بە ئیستا داڵدە دراون و ڕەنگە لە شوێنی باخ و باشە و لە باخ و لە وێلایە خزمەت بکرێ و پاسەوانی شیان بکرێ بۆی خەڵک دەستی پێیان نەگات بەڕاستی ئەمە کارە ساتە وەک جەناب دوتر لێمە دوزیە کرێ بە برینمانە زیاترە ئەوەی کە کەسێکی ئەنفال نەبێت هەست بە و تاوانە ناکە کە بەرامبەر کە سوکاری ئەنفالەکرێ بە داڵدەدان و خزمەتکاری بکەرانی ئەنفال دەستان خۆش زۆر سپاس ئەگەر مایکەکە بێ بۆ دایگیان بەخێر بێ سلامت بی یاخوا بێەوەی بێ باوکەکەم دایگیان چاکە دۆ بکە قوربانە بم دایگیان قوربانەدەوم چەند کەست ئەنفالە وەڵا لە حەساب نایە لە حساب نایەت ئەمانە گشتی لە کەس خۆمە مایکەکەی بۆ دوای ئەو ساکەی خۆم ئەزانم خۆم 6 مانگەنی سەجن بیمە بەڵێ لەکوێ سجن بووی لە دووبز و تۆبزاوە بەڵێ یا دوای ئەساکە من هەچیم هەیە ئەگەم لە کەسی نەبیوە گشتی لە قادرکەرم مسەسار بردی فرۆشتی دایە پارەنیای گیرفانی و تۆ لەگەڵ کێ سجن بووی لەگەڵ هاتم لە قەرەتامەر گیریان بارق کردمانی بەڵێ ئیتە خۆم ناڕەکانم پێبی و تەک بڕێ خۆشکمایی 6 مناری پێبی و بەڵێ هاتین لە قەرەتامەر گردمانیان و لەوە بردمانە تۆبزا لە تۆبزا بۆ دووبز و بەڵێ ئیتر چەند مناڵە پێبوو سیانم پێبیەکیان قەزا و کەسکاریەوەی بردوانم هاوردەوە لە زیندان ئەمری خوای کرد واللهی لاکی هاوردمە لەیرەنیام باشە فقط یەس ئەنفال مەگەم مردن قوربانم خۆرکەن لە بێرمە بڕەوە چیت بینی لەوێ ئیتە براجە چی ڕزدالت بێ چی ئێش بێ و چی ئۆف بێ چۆن لە ناو دڵ ئەوانە بێ لە ناو دڵ منشابی خۆت بە چای خۆت ئەدبینی کە خۆم ئازارەنی لە تۆبزاوە هەنێ زەلامیان دارکاری کرد ئیتر نازانم نەیانێ لە سەر بەرزۆکە نیان لە سەحیج ئەبێ سەرمان لە عەرزابیایە ئیتر هەچی کورتەیە گشتی ڕووی تۆقی تۆکریایی گشتی هەلە ڕای خۆ شتێکیانەدا پێ بیان کدای بەریان ئەوە من دیم لەو ژیانە و لەو کولە مەرگیە کە ئێمەی تیابیمان مەگەجیلەکەی فەلەستین بێبراکەم بەڵێ من خۆم هاچیم خەرقەوتی 150 کەسم کەسوکار خۆمە لە قەوتیل ئەنفال بەو ڕادەیە ئارە بەخوا لەو ڕاستیە ئیتر هاتە ئەوەی ڕوێتە قارگەمە لە ڕێگردیانە و گەشتیان سەربوون کرد و خۆم بە چاو خۆم کەسەکان خۆمم دی خۆت دەبینی کە تۆبزاوە بیام دا تو خوایت خۆلێکی خەوتە ئاوە جوابیان ئەمەدا تو خوا با بیان دینم سەریان لە عەرزابیەک خاڵەیەکم دی باشم کردە ملیاوتی لێرە چیەکەی وتمای تو لێرە چیەکەی ئیتێوەڵا خۆی زاگیان من سەزنم ئەی مناڕەکانم وتم ئاگەم لە کەس نییە نە بەخوا ئاگەم لە کەس نیە گیریام و هاتینە بۆیرە برا ئیتراوانت نەبینیەوە ئێتر تەرخیانم نەدی فەقە ئەم مناڕەکەم ئەم کوڕم بیچکەرەبی
کردیانە پەلیا بردیانە چەندێ قیژانمان باوکە ڕۆما کبرا ڕۆما کرد یا کردێ کوردی هاتە جاوتی قش برنەنجام بشکێن بشکەم ناڕەکانتەم بۆ بێر بەخوا گشتی مەمەکەوە دەمێ بێ مناڕەکانی لێمان بەرکرد ئەوە نە ئەو کەسانم دیتە کەس نازانێت بۆ کوێیان برد لە کوێ کوشتیانیان لە چیان لێ کرد ئەو وێنانەی کە بەدەستەوەی ئەوانە کێن وەڵا ئەمە خاڵۆزامە باشە ئەمە زاوامە ئەوە خاڵۆمە ئەمە برا گەورەکەمە ئەمە پیاوەکەمە ئەویش برابیچکەڵک ناوڕاستینم ئەوە برابیچکەڵەکەمە ئەمە و ئەوە خۆشکمە ئەوش خۆیزان هاوسەرت لەگەڵ بوو کە تۆ ڕۆشتیتە ئەوێ کۆرە نەوەڵڵا منە لە قەوتیل بڕبیمە برا ئەی هاوسەرەکەت ئیتر هێزانی چی بەسەر هەر نەمیدی هەتام حەبارام هاوردمی بەرەڵامی کردیتە نازانم برا چیوە سەرا پیا و چیوە سەراداگەم لە کەس نەم نەتبینینەوە دوای ئەوە بەخوا کەسم نەدی کەس هەر لە چاوەڕوانیە هەر لە تا بمرم هە چاوەڕوانمە تا ئەم دووسێ ساڵەی ساهر وتمی شەڵاتێن هەر چاوەڕێ ئەوە چەکرد بگەڕێنەوە حەوە تەما بیمان دایک و باوکمە گرێ دڵ کوڕ و کچۆ ڕۆی بەخوا حەوە تەما بین قاپیانە کردۆیت بەشکەن تپای قاپێکە یا پایان بێتە قاپێکە بەخواوە نکۆ گشتمان نەمرین برا نە حکومەت وە کارمانات نەها لە هۆر ئەنفالە نەها لە هۆر شەیدا نەلا لە هۆڵ کەسکار ئەنفالە کەستی بۆ خۆیان واکەن درۆکەن بەخوای زۆ کار کەس نایە ئێسک و پروسکیشیانە وەرنەگرتەوە نە بەخوا خوێن دەستمی ئەنگرتین براکەم و خۆشکەم ئەو کوڕەکەم هین باوکی هین کەس و کارەکەم کەشتی خوێنی دایەکە هیچی هاتەوە حسابیان بۆمان کرد بەخوا حکوومەتی بێخەمە براخەم ئەنفال و شەیدی نییە نە بەخوا برا من فەقە ئەوەنە داواکارم لەم کەناڕەوە سپاسان ئەەکەم فقط ئەوانیش بکەونە خۆیان هەرپێکمان بۆ بکەن ئەو یاسق و پریسکانی عربستانمان بۆ بێرنە کوردوس باشە دایک گیان گیان ئەگەر ئێسک و پروسکی ئەوانت بکە سوکارەکەت بۆ بگەڕێتەوە و گۆڕێکیان هەبێ ئارامیە بێ بۆ دڵی تۆ بەخوا بڕۆمە سەری برێ ئەوە کەسەکەتە ها لە ئیرانا مش هەچۆنی بێ سەبری درمە باشە هەستا من هە چاوەڕوانم معلومە بەیانی نامرم نامریدی شڵات ئەمە درێژ بیدای وڵای برا مردنا لە بنە گوێچکە حتا بمرم هەر ئاواتم ێزم خوا ئێسکە پرسکەکەی ئەم کوردستانم بێتەوە بەردەست خاوەنی خوا براکەی من نییە ئەم کوردستانە گشتی وەک من کزەی لە جەرگیانەوە تێبەخوا هەتا بمری شەروە تەمام ساڵانە لەم ڕۆژەیە کاڵەن یادی ئەنفالە بەخوا یاد ئەنفال بێ ئەو ڕۆژە من ئەمرم فقط ئیمڕۆ نەمزانی یاد ئەنفالە تا کوڕەکەوتی دای بابچین بۆ ئەیرە ئەرە بەخوا ڕۆژێکم مردنیەکە یەک ڕۆژێکم مردنی بە ساقی ئەو دڵت پڕەت بم دایکیان تەمەنی تۆ درێژ بێ ئیشاڵڵا ئێمە ببوورەکە بێتاقەتمان کردی بەڵامکە من یادان فال بێتر حاڵم نییە بەخوا یازم خوایە نە چواردەی چوار بێ نەم بەهار بێ حەزت لە بەهار نییە قەت حەزم لە بەهار نییە چونکە براکانم گەژیوە نەک بەهار و چواردەی چوار و ڕۆی بەخوا بە قوربانت تەمای ئەم ڕۆژە بینوە دنیا بگەڕێن تو نازانی کوردستان چی زەلامی ڕۆیە برا بە ئایلەوە گشتی سەرگوم گشیان زنە چاڵ کردن نازانیا سوبریسکەکە ژیانەکە مردنین بەخوا منە ڕۆژێکم مردنیەکە بەردەوام لە بیر تابیری لێکیتەوە ئەرە بەخوای زمە ڕسمەکانیش بدنمە سەبوریە باش تەمەنی ئێوە درێژ بێ دایگیان زۆر بێژە ئای برا من قزەڵ ئێژی ئاورنیەتەن و گدرمەوە ئەی چی بکەین هیچ ناکرێت چی بکە بەخوا دایکم چایەکی نیاوبانی ئەهڕۆرە ئەهڕۆرە بتاندای لە قاپێکە بتاندا دایەتە گیانم دەربچوایە هەر بۆ چاوەڕوانیەوە ئەمری خوای کرد ئەرە بەخوا دایک و باوکمە گرێ دڵ کە چووک ڕۆڕۆی خۆ منی زانفات بیم خۆزگە قەدەر نوایە بەزنی بۆ خۆم تو خواوە گەوان نەجاتمەی ئێستا ڕۆژێکم مردنیەکە بەخوا زۆر زۆر سپاس دایگیان دەسەکانە خۆش بێت تەمەنی ئێوە درێژ بێ ئیشەڵڵا ببوورە دڵمانتان کردی ئەگەر مایکەکەم بێ زەحمەت بۆ بنێریتە بەخێر بێن زۆر سپاس پێشەکی زۆر سپاسمان بورن کە دڵتان پڕ بوو بێتاقەت بوون بەڵام پێویستە بەڕاستی لە کاتێکی وایە کە ئەم بیرەوەریە بەبیر خەڵک بهێنینەوە بزانین کە ئێمە لەسەر کوردبوون چه باجێکمان داوە دڵت پڕ بوو کە گوێت لە قسەکانی ئەو کە قساکەم قسەم بۆ ناکرێ بەڕاستی تر ئەوە چیرۆکەکانی ئێمەیە چەند کەست ئەنفالە ئەوە چیرۆکەکانی ئەمە من وەکو خۆم کەسی یەکەم ئەلفال نییە بەڵام من بەڕاستی ئەمە قسێکی جیاوازتر بکەم ئەگەر ئاسایی بێ من داواکەم بەڕاستی چەمچەماڵ
وەکو پایتەختی شەیدان و ئەلفالکراوان ئاسراوە ئایا وایە ئەو پرسیارە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئایا چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەلفالکراوە ئایا تاکو ئێستاکە خزمەتی کەسوکاری شەهید و ئەلفالکراوە ئایا ئەم دایکە تاکو ئێستاکە کەسێکی باڵا هاتووە بۆ لای ئەو بە ناوی هەموو ئەلفالەوە دڵنەوەیەکی بدا خزمەتی شار باش ئەگەر عکسیکەینەوە من ئێستا ئەم پرسیارە لە تۆ بکەم ئەم پرسیارانی کە تۆ کردت من لە تۆی بکەم فەرموو وەڵامی تۆ چێ بێ نەخێ پایتەختی شەیدانی ئەنفال چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفال نییە هیچ بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان نەکراوە هیچ بۆ کەسوکاری شەیدان و ئەلفالکراوان نەکراوە پایتەختی شەیدان و ئەلفالکراوان بەس ناوێکی گەورە و زەقە هیچی تر نییە چونکە ئەگەر تۆ بتوانی نەتوانی خزمەتی بکەیت بە واقع لە قۆناغێکەوە بێنیتە قۆناغی کتر کە قۆناغی خزمەتگوزاریە کەسوکاری ئەلفالە بەچی شێوازێک تۆڵی من حکومڕانێک ئەم کەسوکاری ئەلفالکراوانەکەم من پرسیار لە سەرۆکی حکومەتێکم سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ناوی چوار گەڕکی چەمچەماڵ زانی دەزانی گەڕکی ئاسوودە ناوی چییە؟ دەزانی بە ناوی چیەوە نووسراوە گەڕکی ئاسوودە کە پیاڵن فالەکان؟ ئایا ڕۆژێ لە ڕۆژان هاتووە سەردانێکی ئەو گەڕەکە بکە سەردانێکی دوو ماڵە شەیدی ئاوا بکە دوو ماڵان فال بکە؟ نەهاتووە؟ نەخێر نهاتووە هەر نازانێت کێشایە بڕوا بکە ئەگەر ڕاوێژکارەکانی نەبێ و یاخود دەوروبەرەکەی نابێ نازانێت جوگرافی چەمچەماڵی کوێیە نازانێت پایتەختی شەیدان کوێیە منم پرسیاری ئاراستاکەم ئیتری وادارم جوابەکەی وەرگرمەوە دڵنیام کەسوکاری ئەلفالکراوان هەتا ئەو ڕۆژی ئەمرن جوابەکەی وەرناگرنەوە چونکە بەڕاستی چەمچەماڵ خزمەت نەکراوە بەڕاستی چەمچەماڵ کەم کوڕی زۆری هەیە بەڕاستی چەمچەماڵ شایانی ئەوە نییە کە ئاوای لێ بکرێت چونکە بەڕاستی لێت ناشارمەوە ئەوانەی کە ئێستاکە حکومڕانی ئێماکەن خێنی دایکی ئەو شەیدێ ئەو ئەلفالکراوەیە ئەو قوربە سەرانەیە یعنی دڵمان زۆر پڕە ئێمە وەکو گەنجی چەمچەماڵ وەکو خەڵکی چەمچەماڵ من خۆم ڕۆژنامەنووسشم بە چالاکانی مەدەنیشم ئاگام لە وەزعی چەمچەماڵ و کەسوکاری چەمچەماڵ و ئاگام لە هەموو شتێکەیە هیوادارم پەیامەکەم بگا ئێوە بەس لە چواردەی چوارە قساکەن ڕۆژنامەنووس چالاکوان کەسوکاری شەهیدان بەس لە چواردەی چوارە ئێوە قسەکەن و گوێتان لێ ناگیرێ یان بە درێژایی ساڵێوم قسانەکەن بەس کەس گوێتان لێ بەڵام چواردەی چوار دەرفێتە کە بێت کە قسە بکەیت جۆ لێ بگرێ بەڵام بەداخەوە کێ جۆ لێ بگرێ ئێمە چەندین ساڵە وەسی هەشت ساڵە ئەم یعنی بەداخەوە ئەم شیوەن و گریان و شتە لە لای ئێمە کۆتایی نایە لای دایکی شەهید و ئەلفال کۆتایی نایە بۆ لەبەر ئەوەی کە خۆی ئەبینێ خزمەتی نەکراوە لەبەر ئەوەی کە خۆی ئەبینێ بەداماوی تاکو ئێستاکە هێنایەتی لەبەر ئەوەی ئەیبینێ کە شارەکەی کە وڵاتەکەی کە خاکەکەی تایەتی کە خێنی تیاداوە بۆ شێوازە خزمەتی کرێ وەڵاهی شەرمەزاری بۆ حکومەتی هەرێمی کوردستان بکە بۆ شێوازە لەگەڵ خەڵکی کوردستان و خەڵکی ئەلفالکراوان بڕوا بکە لە چواردی چوارە تاکو ئێستاکە من جۆ لە پەیامێکی سەرۆکی حکومەت نەبووە کە بۆ ئەو شاری بنێرێ دەستخۆش دەستخۆش ئەگەر مایکەکە بێ بە ئەوەی تەنیشتت بێ زەحمەت فەرموو ئاستی تەسەبێ بێ زەحمەت بەخێر بێ سپاس دەکەم سەرەتا دەستخۆشیت لێکم دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم بۆ هەلێ ڕەخسان بۆ ئێمە کەسوکاریان فات بەڕاستی من باسی چوار فەقەراکەم لەو چوار فەقەرە زیاتر نییە چوار فەقەرەکەیش بۆ هەموو کەسوکاریان فار من وەکو کوڕیان فال کراوە کە باوکم لێ پرسیاوی هێزی بەرگری بوو بە چەک و تاقمەوە کەسوکارەکەم گیرا لە عایلەکەمانە چواردە کەسمانیان فال کرا بەڕاستی لە کارەساتیان فالە ئێمە مناڵیان فال ئەوەی کە شەشمان زۆر قرس بوو هەتا ئێسش پێوەی من داوا چوار شتەکەم یەکەم قەرەبووی مادی معنەوی کە سوکاری ئەنفال بکرێتەوە ئەنفال بە جونۆساید بە دنیا بناسێڕی ئەمە یەکێ لە فەقەرەکان فەقەرەی دووەم ئەو مستەشاران و ئەو جاشانی کە دەستیان هەبووە لە تاوانی ئەنفال بدرێنە دادگا و محکەمە بکرێن بەڕاستی تا ئیستا ئەوە نەکراوە و داواکارێتتر ئەوەشم هەیەەوە کە سوکاری ئەنفال بەیانی جەژنی مەسیحیە من هیوای تەمەندرێژی بۆ عشەتی مەسیحەیە خوازم کە بەیانی عوتێ حەقی ئەم ڕۆژ بکرایە تا عوتە و کە سوکاری ئەنفال لە چواردەی چوارە ئێمە ڕۆژێکمان هەبووە کەوا بمان تا مناڵی ئەنفال کە سوکاری ئەنفال بەشداری یادی ئەنفال کە لە دایرێک کە ئیزنی نەدەن بەشداری یادەکە بکە و بە تەماش بوون ئەمڕۆ ئەو یادە نەکرێ بەس بەڵام ئێمە کە سوکاری ئەنفال بە جوهودی دوتی خۆمان ئەمڕۆ کە چکم یادی ئەنفال مڵکی ئێمە کە سوکاری ئەنفال دەتانەوێت چواردەی چوار وەک یادی ئەنفال ئەو ڕۆژە بکرێتە پشوی فەرمی بکرێتە پشوی فەرمی و کە سوکاری ئەنفال بەشداریەوە یادەکە بەڕاستی لە دوای مردنی مام جەلال
ئێمە کە سوکاریان فال خۆمان بە مردوو زانیوە مناڵیان فال لەبەرەوەی مامجەلال تاکە کەس بوو داکوچی لە مافاکانی ئەماکرد دادە ئێرۆخان دادە شانازیش بەڕاستی ئەم سێ کەسە تەقسیریان نەکردووە مامجەلال هەموو کاتێ لەسەر زمانیەوەیت ماپ و ئیمتیازات و هینی کە سوکاری شەید و کە سوکاری فال بێ بدرێ بۆیان بکرێ بەڵام بەداخەوە بۆمان نەکراوە تا ئێستا ئەوەش کە کراوە لە سەردەمی مامجەلال و سەر دەمی یەکێتی کراوە موچەی بۆ کە سوکاریان فال بڕاوەوە یا عەرزەدراوەتە کە سوکاریان فال ئەقاریەکیانداوە پێمان غێری ئەوە نەبێ هیچ نەکراوە بۆیە من داوا لە کاک فاڵەکەم داوا لە کاک قوباشەکەم لەبەر ئەوەی ئێمە لە سنووری سەوزین ئەبێ ئەوان زیاتر داکۆچی لە چەند چەماڵ و خاستن کەرکک و ناوچە دابڕاوەکان بکەن ئێمە گەورەترین زەرمەندین و من تاقە قوڕێکمەیە بەقەدە هەردوو چاوم خۆشمەیە ئەگەر بێت و بۆنەی هاوسەرگیری هەبێ لە چواردەی چوارە ئەو ڕۆژە تاجیلەکەم بەشداری یادیان فالەکەم ئەو ڕۆژۆنە مقدسە لای من ئەوە پیرۆزە لای من بەڵام بەداخەوە لە دوای ئەنفالبوونی باوکم 4 ساڵیش پێشمەرگە بووم ئیستا خانەنشینی سەربازی پێشمەرگەم وەک پێویست نەماتوانێت بەرپرسێکی ببینی دانشین باسی مافی 1970 فالکراوکەین نەک باسی خۆم باسی داواکاری 1970 فالکراو براشیعەکان لە سنووری بەغان کە لە ناو بران هەمویان قەرەبی مادی و معنی کرانەوە یان ئێمە لەگە شیعەیە جیاکراینەوە یعنی بۆ ئێمە کە سوکارەکە ئێمە تا ئێستا قەرەبوو نەکرێتەوە ئەمانە گلەی و گازندەی ئێمە کە سوکاری زۆر سپاس ئەگەڕێمە وڵاتان بێگومان ئەگەر فەرمودانیشە خات و ڕابحە لەبەر ئەوەی بەجێمان دەهێڵێت زۆر کاتینیە لەگەڵمان بمێنێتەوە من ئەبێت ئەوەی کە پێویستە لەگەڵ بەڕێزیان باسیکەین و دڵنیا من دواتر ئەگەڕێمە وڵاتان لەگەڵ هەمووتان قساکەم خات و ڕابحە گوێت لێ ینی دڵیان دڵپڕن هەمووان دڵپڕین ینی خۆشت چاوت پڕ بوو لە ئاو ینی ئەگەر چی ئێمە کە سوکاری ئەنفالیشمان نەبێ بەڵام دوجارەوەنش کە سوکاری ئێمە یعنی دایکێک کە ئەبینی بەو شێوەیە ئەمە خۆمان ینی دەزانین ئەگەر دایک بیت مەسەلەن ینی بیهێنە بەر چاوی خۆت لەبەر چاوی خۆت منداڵەکەت ئازار بدرێت مەسەلەن هاوسەرەکەت کەس نەزانێت چی لێ دێت برا ینی کە تەسەورم خۆشەویستترین کەسە لە لای خوشک بە تایبەت ینی باسی لەوە کرە و دایکەوتی کە باسی براکرێت دڵم ژانەکە ینی بە ئەم حەقیان بینێ ئەوان هەرچ گلیەکەکەن بابیکەن بەڵام لە بەرامبەریشدا با ئیشان بۆ بکرێ بۆ نەکراوە ئێوە چیان بۆکەن ینی باست لەوە کردوتە من تازەم لە بۆردی شەیدان بەڵام ئیتر ئەم شتانە ئەم قسانە خۆ تازە نین بەڵێ من داوای لێبوردن دەکەم زۆر بەڕاستی ئینسان ناتوانێت هیچ بڵێ ئەو کارە ساتاوە نییە لە بەرچاومان نەبی و لە بیرمان نەبی خۆم ئەو کاتە خوێنکاری زانکۆ بووم کە ڕووداوی ئەنفال بەسەر کورتات وە بوو ڕۆژێکیان کە ئەنفال دەستی پێکرد چوومەوە ئیمتیحانم هەبوو نەمتانی بچمە قاعی ئیمتیحان یعنی لە منتیقی منیش نەبوو چکە من لە هەولێر نیشتە جێ بووم لە زانکۆی بەغدا بووم نەمتانی بچم بۆ ئیمتیحان دوای مامۆستایکە بانجی کردم گوتی بۆ نهاتی ئیمتیحان بکەی مەجموعەیەکی عەرەبیش کە بدیتیانە من نەچمانیش نەچوونە ژۆری بەس ئی من هۆکارێک بوو ئەوان هۆکاری تر بوو بانجی کردم گوتی تۆ بۆ نەهاتی ئیمتیحان تۆ تەڵەبێکی زیرەکی گوتم کارە ساتێک ڕوویدایە نەمتوانی بخێنم و ئیمتیحان بکەم گوتی بۆم باسکە ئەو بەعسی نەبووە مامۆستایە ئەویش زۆر دڵی پڕ بوو کە بۆم باس کرد گوتم ڕووداوێکی وایە خەڵک بە کۆمەڵ سواری پاسکرایە بە مناڵ و بە ژن و بە گەورە و بە پیر و بە هەموویەوە بردراوە بۆ شوێنی نادیار و نازانین مەسیریان چییە باوەڕ کە دەستی کرد بە گریان ڕۆحی شاد بێ ئێستا نەمایە مامۆستا فەیاز کە زۆربەی کتابەکانی فیزیا ئەو دەرهێناری بوو دەستی کرد بە گریان گوتی بڕۆ تۆ ئیمتیحان مەکە ئیمتیحانی یەکەمت هەیە دەرەجەکەت باشەوە هەرەوت بە حساب دەکەم بەس گوتی ئەوانی تر هەموو عقوبە دەدەم یعنی وەکو بیرەوەریە کە لەو ڕۆژە ئێمە ڕاستە لەو شوێنانە نەبووینە کە ئەنفالی تێداکرایە بەڵام هەمیشە لە دڵمانە هەمیشە لەبەر چاومانە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئامادەبوانیش ئاماژەیان پێکرد هەرگیز کەم تەرخەم نەبووە لەوەیە ئەوەی لە توانایدا هەبێ کردوێتی و دەشیکا لە داهاتوشدا بە بەرنامە و بە ئەرچی خۆی دەزانێ دڵنیا بن سەرک بافڵ و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز سەرۆک کۆماری نوێی عێراقیش هەنگاوەکانی ڕابردوو و هەنگاوەکانی سەرۆک مامجەلال تەواو دەکا و ئەرچی لە پێشینەیان ئەوە دەبێت کە بۆ کەسوکاری ئەنفال بە جینۆساید ناساندنیان لە جیهانە و بە قەرەبووکردنەوەیان و ئەو بڕیارانەی کە لە پەرلەمانی عێراق بڕیاری لێدراوە 5 فەقەرەکە
وەکو خۆی جێبەجێ بکرێ و هەوڵی جدی دەدەین بۆ ئەوە من خۆشم یەکێک دەبم لەوانە لە ڕێگەی پەیوەندیەکانمان و لە ڕێگەی کوتلەی پەرلەمانیوە و بە هاوکاری لژنەی شەهیدانی پەرلەمانی عێراق دەتوانین ئیش لەسەرەوە بکەین بڕیارەکانی پەرلەمان جێبەجێ بکەین کە ئەوە داواکاری کەسوکاری ئەنفالکراوانە چونکەوانە هەموو قوربانی ئێمن. زۆر پرسیارە لەوە کردەوە دایکەجان کە زۆر دڵی پڕ بوو بە دڵنیایەوە هەر هەمووشیان چاوەڕوانی گۆڕی شەهیدەکانیان دەکەن چونکە ئێمە هەرێکە لە خۆمان ئەزیزێکمان لە دەستدایە کاتێک کە دەچینە سەر گۆڕیان وەکو ئەوەیە کە میوانداریمان کرد بێ و لە ژیان دابێ کە دەیەوە ئاسوودە دەبی لە جەژنانە یان لە یادی کۆچکردنیانە دەچین بە دڵنیایەوە ئەو کاتانەیە مە هەست بە ئێوە دەکەین کە ئەگەر گۆڕێکیان هەبی بچن سەردانی گۆڕەکەیان بکەن ئەگەر پارچە ئێسقانێکیش بێ بەڵام تۆ وەکو ئەوەیە کە سەردانی ماڵەکەیت کردبی و ئومێدەوارم بە زووترین کات هەر یەکەیان بە گۆڕی شەهیدەکانیان شاد بنەوە و دڵنیاش بە یەکێتی بەڵێنیان پێدەی کە هەرچی لە تواناتانە وەک بردی شەهیدان نەک لەو بەرنامەیەگەرانەوەی ڕووفاتی نەک هەر لەو بەرنامەیە لە ناخی خۆمە کە لەو ڕۆژیەوە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی بە تایبەتی سەرۆک بافڵ ئەوەرکەی بە مسپاردیا من ئەو بەڵێنەمدایە کە ئەوەی پێم بکرێ بۆ کەسوکاری شەهیدان بە تایبەتی ئەنفالکراوان و شەهیدانی چەکی کیمیایی ئەوەی پێم بکرێ نەک هەر لە ئاستی هەرێمی کوردستان لە بەغداش و لە شوێنی تریشە هەوڵی جدی بۆ دەدەم و نامەوێت بە قسە زۆر بڵێم بەڵام کردار شەرتە لە داهاتوودا ئەوەی پێمان بکرێ ئەگەر کۆتا پرسیار ئەو برابەڕەزە گلەی ئەوەی کرد ئەوت ینی ناتوانین بشیان بینین ینی کاربەدەستان لێ پرسراوان ئەوەندە مەجالمانان کە بیان بینین بۆ ئەوەی گلەی و گازندەکانی خۆمان داواکاریەکانی خۆمانیان پێ بڵێن هەر کاتێک کەسوکار دەرگا کراوە شەهیدان ئەنفالکراوان ویستی خات و ڕابیحە ببینێت مەبەستیان ئێمەڵی تەلەفۆنەکەشم حەزەکەی هەر لێرە بۆتان بەجیدێلم دەرگا کراوەیە هەر کاتێک بن من لە خزمەتی هەر هەمووتانم سەرسەر و سەرچاوان بەڕاستیان دێکجار من نامەوێت برێم سەردانی فلان دەکەم یان سەردانیەوە چکە ژمارەیە کە ئەوەندە زۆرە ئەگەر هەموو ڕۆژەکانی داهاتوودا بنێم هەر ڕۆژەی سەردانی دەکەسیش بکەم باوەڕ ناکەم تەواوی بەڵام هەر کەسێک پێویستی بە بۆردی شەهیدان بوو شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بارەگاکەمان لێرە لە سلێمانی هەیە و خۆشمان سەردانی شارەکان دەکەین وەکو مەڵبەندمان هەیە لەوێشەوە بەشی شەهیدان هەیە دەتوانین بدڵنیا بن دەبێت لەمە دووە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی دێتە ماڵ یەک بە یەکی شەهیدان نەک ئێوە بێن لە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن داواکاریەکانتان خۆمان بین لێتا وەرگرین وەکو چونکە ئێمە دەسەڵاتەکان دێتە خوارێ بۆ هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامەکانمان لە هەموو شوێنێکە دەبێت لە نزیکەوە ئاگاداری کەسوکاری شەهیدان بن و بە تایبەتی کەسوکاری ئەنفالکراوان ئێوە ئەواندا لە ڕێگەی ئەوانەوە داواکاریەکانتان بگا بە شوێنی واگەر هەر کاتێ خۆشتان ویستان هەر یەکێک لە ئێمە ببینن ئێمە لە خزمەتتان داینە و سەرسەر و سەرچاوان تەلەفۆنی شەر لەلاتان بێ تەلیفۆنیش بکەم بەسەر چاو دەستان خۆش بێت ئەو مایکە زەحمە نەبێ مایکەکەم بۆ بنەوە عەزێر نەبێ بەو دایەکیان فەرموو داواکارم سپاسانەکەم براکەم داواکارم لە بەرهەم و لە قوبات بێدۆ ناو کەسکار ئەنفالە گێژ بخوات بزانە کەسکار ئەنفال حاڵی چیە و بێ ئەو ئێست و پرسکانەی عربستانمان بۆ بێرەوە کوردستان باش دەستخۆش لە ئیساحاتا مردن ئێمە هە چاوەڕوان ئەو ئێست و پرسکان لە عربستانمان بێتەوە کوردستان فقط داواکارم حەز لەونی ئەبێ خاچایان و ئەنفال کە سوکار ئەنفال و شەهید و بیا ئەو ئێست و پرسکانمان بۆ بێرەوە کوردستان دەست خۆش بەدایکیان خات و ڕابیحە سپاس لە پرسای بەردی شەهیدان سپاس کە لەگەڵمان ئامادەیت هەبوو لەبەر ئەوەی کاری هەیە دەبێت بەجێمان بێڵێ زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەیت هەبوو مامۆستا سەیفەدین گوێبیستی ئەو قسانە بووین و بەشێکی زۆر گلەکان ئەوەیە کە دەڵێن هیچ نەکراوە بۆ کەسوکاری ئەنفال ئەمە لە دڵگەرمیە هەر بەڕاستی کە ئەگەر ینی ئەو حەقەیەوە بە خۆتانێن وەکو کەسوکاری ئەنفال کە بڵێن هیچ نەکراوە یان هەر بەڕاستی هیچ نەکراوە وڵاهی ئەوەی کە دایجان وتی شتێکە لە خەروارێک پێشەی وڵامی پرسیارەکە دەمە یەک نمونەیەکێنمەوە من دانکەم هەتاکو وەفاتی کرد بمان بورە هەتاکو وەفاتی کرد پاسی گەورە هەبوو کاتی خۆیەوان بە زمانی خۆیان پیانەوت موشا بەڵێ هەتاکو وەفاتی کرد هەر موشایەک
بە سنووری چەمچەماڵ کەرکا بڕۆشتایە ببورن بڕۆشتایەوت ئەوە کوڕەکان مەهاتنەوە هەر پاسێکی ببینایە چاوەڕێ ئەوەی دەکرد پاسێکی ببینایە بەو پاسانە کوڕەکانی براون و بۆ پاسانە دەهێنێت کات خۆی بۆ پاسانە براون هەر لە چاوەڕوانی گەڕانەوە بوون بۆ پاسی کە براوە هەتا ئەمری خواشی کرد تاکو ئەمری خواشی کرد بە ئاواتی گەڕانەوە ڕۆڵەکانی بوو بەڵام ئیدی مەرگ مەودای نەدا و بەو ئاواتەوە سەری نایە بەڵێ سەبارەت بە خزمەتکردنی کە سوکاری شەید کە سوکاری ئەنفال کراوە لە سنووری چەمچەماڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە ئەگەڕێم و بۆ قسەکەی کاگارام خۆزی لەسەر ئەوە بەغان بەجێبێ شتایەکە قەرەبوویەکی مادی و معنەی کە سوکاری شەید و ئەنفال نەکراوەتەوە خۆزی لەسەرەوە ئەنفالیان بەجێبێ شتایەکە تاکوی ئێستاکە بە جینۆساید نەناسراوە لە وڵاتانی نێودەوڵەتی و ئیقلیمی لەسەر ئاسی نێودەوڵەتی کەیسی ئەنفال بە جینۆساید نەناسرا خۆزگای لەسەر ئەمە بەغایان بەجێبێ شتایە بەداخەوە من باسی گەڕەکێکت پێ بۆ باسەکەم کە کاکەیش باسی کە ناوی ناوە ئاسوودە باشە لە حەقیقەتدا هیچ ئاسوودەیەک لەم گەڕەتا بوونی نییە نە خزمەت گوزاری ڕێگاوبانت نە خزمەت گوزاری ئاوەڕۆت نە خزمەت گوزاری لە ڕووی پەروەردەوە و لە ڕووی تەندروستێەوە هیچ خزمەت گوزارێک لەو گەڕەدەدا بوونی نییە کە تۆ ناود ناوە گەڕەکی ئاسوودە لە نمونونەکان هەم شتێکە لە خەروارێک میشەکە لە نمونونەکان تۆ شارێکت ناو پایتەختی شەیدان و ئەنفالکراوان کۆش ئێمە شانازی بەوە ناوەکەین و ئەو ناوەش بە شایسەی خۆمانەزانی تەنها ناوە تەنیا ناوە لەواقع تەنیا ناوە باشە ئێستاکەیش بە 15 ڕۆژ جارێک ئاوی بۆ ڕێت بۆ دی تەنان دەگاتە 17 ڕۆژ جارە تۆ ئاوی بۆ ڕێت بۆ دی باش دێمە سەر گەڕەکی ئاسوودە باشە لەلایەنە پەروەردەیەکەوە نمونەیەکت بۆ باسەکەم باش من بەڕێوبەری قوتابخانەیەکم 1000 قوتابیم هەیە لەیەک بینایە ڕووی دەمەم لەسەرۆکی حکومەتەکەم تەنانەت نەوەی کوڕەکانت باشە ئامادەیەک لە قوتابخانەیەکدا بخوێنێکە 1000 قوتابی تێدا بێ تا ئیساکە نەخۆشخانەیەک نییە لەو گەڕەتا بوونی نییە تۆ بەڕێوبەری ئەو قوتابخانەیت من بەڕێوبەری ئەو قوتابخانەیە ئەزانن لانی پەیوەندیدار ئەزانن کە قوتابخانەکەی تۆ 1000 خوێندکاریتە لەگەڵ خودی وەزیری پەروەردەی قسەم کردو باشە لە بواری پەروەردەیە هەتاکو ئێستا ئەنفال و جینۆسایدی ئەنفال لە بواری پەروەردەیە لە هیچ قۆناغی خوێندنە وەکو پێویست نییە لە خوێندنی لە وەزارەتی خوێندنی باڵای وەکو پێویست نییە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان وردە ئەوێ کارەساتی ئەنفال کاڵ بکاتەوە لە ناوی بەری بەڵام خۆشبەختانە بە وجودی کە سوکاری شەید و ئەنفال کراوان ئێمە نایلین ئەو تاوانە کاڵ بکرێتەوە لە ناو بچێت زۆر باشە دەستخۆش ئازێ دەبێت ئەو مایکەم بۆ من بە خاتو دیمەن بەڕێزیشان چالاکوانن لە کەسی ئەنفالدا زۆر کارتان کردو خاتو دیمان بەخێر بێ چیتان بۆ کە سوکاری ئەنفال کردووە چیتان بۆ کەسی ئەنفال کردووە مامۆستا سەیفەدین باس لەوە دەکا کە خەریکە دەیانەوێت دۆسەی ئەنفال کاڵ بکەنەوە کە ئیتر هەم لە منهەجی خوێندن ئیتر وردە کاڵی بکەنەوە هەم ئەوە خزمەتەکانە کە ئەیبینی بەڵام دوجارێمە ڕۆژێکمان هەیە بۆ ئەنفال و وەکو دەستگاکانی ڕاگەیاندنیش بەتایبەت ئێمە وەکو دەستگای میدیای کورسات هیچ کات نایڵین ئەو پرسە کاڵ ببێتەوە بەردەوام بەرنامەی تایبەتی بۆ دەکەین ئێوەکو چالاکوانان چیتان کرد لەسەر ئەم بابەتە پێشەکی دەستخۆشیت لێکم بۆ بەرنامەکە بەڕاستی بەرنامەکەت بەرنمەیەکی زۆر باشە بەڵام بەداخەوە شوێنەکە زۆر ساردا وایە دیارە خاتون ئێمە وەکو چالاکەوانی ئەنفالیان چالاکەوانی مەدەنی یان ڕێکخراوەکانی مەدەنی ئێمە بەدەرنی لە کە سوکاری ئەنفال کراوان هەر یەکێکمان بۆ خۆمان
هەر لە هەڤاڵانەوە کە لێرە دانیشتون هەم بە خۆشمانەوە ئێمەش هەر کە سوکاری ئەنفال کراوانین ئێمە وەکو چالاکەوان وەکو ڕێکخراوەکانی مەدەنی ئێمە فشارێکین بۆ سەر لایەنی حکومەت و دەسەڵات بۆ ئەوەی کە ئەوەی بۆ کە سوکاری ئەنفال کراوان نەکراوە بتوانین ببینە فشارێک و بۆیان جێبەجێ بکەین دیارە لێرە و لەوێ ئەوەی کە بمانەوێ تا ئێستا قسەمان لەسەر کردبێ و ساڵانە و بەردەوام ئێمە ئیشمان لەسەر کردووە ئەمەمان وتووە لە یادەکانە لە ڕۆژانە بەڕاستی هیچی تاکو ئێستا نەگەشتۆتە جێی خۆی کە بڵێن ئەهاڵێ ئاهێک هەڵکێشی کە بڵێن ئۆخەی شکر ئەم پێشنیارەمان ئەم داواکاریەمان ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەمان ئەم سەردانەمان بۆ لای وەزیرێک کە جێی خۆی گرتووە و توانیمانە ئاوڕێک لە کەسوکاری ئەنفال کراوان و ئاوڕێک لە خۆمان بینەوە بۆ ئەوەی کەوا بتوانین خزمەتێکی بچووک بە ژیانیان بگەینی هیچی ئەزانی چۆنە ڕێنگە لێرە و لەوێ بڵێن شت کراوە ئەوە نییە لە بۆ نمونە لە مەدینە شۆڕشن بۆ نمونە لە سمودن لە ڕزگارین لە هەر شوێنێک ئەوە نیە لە خانووی مستەلەحان ئەوە نیە لە بەرکارەبان ئەوە نیە لە بەرچیوچی ئەم شتانە سەرەتایە بەس بە نمونە ئەمەی کە کرا بۆ نمونە هەڵانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بۆ نمونەمەی کە خاتوپەری باسی کرد لە ئێستادا هەشت کەیسیان هەیە کە ئەم گۆڕە بە کۆمەڵانە هەڵبدرێنەوە ئەمانە ئیشنی بڵێ ئێمە ئەزانی چۆنە وەکو چالاکەوان و وەکو ڕێکخراوەکان بەردەوام ئیشمان لەسەر ئەو خاڵە جەوهریانە کردووە کە تایبەتە بە کەسوکاری ئەنفال کراوان یەک لەوانە هێنانەوەی ڕوفاتەکانە بمانەوێ نەمانەوێت ئەوە شتێکە لەبەرەوەی ئیتر چیتر نامانێ ڕوفاتی کەسوکاری ئەنفال کراوان لە گۆڕغەریب بێ و لەو بیابانە ئاو بیبا بێتەوە زیێدی خۆمان هەروەکو چۆن وتمان وەکو یەکێک وەکو ئەم دایکە و هەر یەکێک لە ئێمە بۆ نمونە کە بەلای مۆنومێنتەکە ئەڕۆی بەلای گۆڕەکانی ئەنفال کراوەکانە ئەڕۆی چۆن ئەڵێ ئەتوانی فاتیحایان بۆ دابی یان ئەتوانی سەبووری بەخشێکی بۆ خۆت ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لەوانی کە قسەمان لەسەر کردووە یەکێکی تر لەوانە بۆ کە ژیانێکی شایستە بۆ کەسوکاری ئەنفال کراوان وەکو هەریەک لەم برادرانە کە لێرە باسمان کردو هەمووی بە بەرچاو خۆیەوە ئەبینی من یعنی من سەیرم لێ هەندێک جار لە کەناڵەکانەوە یان کەسێک لێمان ئەپرسێ چی کراوە چی نەکراوە بە ئالم ئاشکرا چەمچەمان خەریب و ئەو بیبە خەریب و لافاو بیبە یعنی مە شتێکە یعنی بەڕاستی تۆ ماقولە ئەو بارانەی چارەکە سەعاتە ئەگەر سەعاتێک بە خۆ چەمچەماڵ ئاوی برد ئەمە بچووترین شتەکە تۆ بۆ ئەو شارە نەکراوە بۆ ئەو شوێنە نەکراوە کە بناغی چەمچەماڵ وەکوتمان پایتەختی ئەنفالکراوان و شەهیدانە کە هەمووی ماڵی ئەو ماڵانەیەکە هەمووی لە ئەنفال گەڕاوەتەوە و لە ئەنفال ڕزگاری بووە گۆڕی بە کۆمەڵی مۆنومێنت و ئەنفالی لێو ئەمانە یەکێکی تر لەوەیە کە بەردەوام ئێمە داوای ئەوەمان کردووە کە تاوان باران بە سزای خۆیان بگێنن بەردەوام ئەمانەمان وتووە زۆر شتی تریش ئەوترێ بەڵام بەڕاستی وەکو وتمان یعنی ئەبێ زۆر لەوە باشتر بکرایە بەردەوامە بن لەوەی کە هەر بەردەوام بووینە ئێمە هیچ کات ئەوەی کە کردومانە وەکو وتمان ئەمەمان نەکردو بە پیشەی خۆمان بڵێن لەبەر ئەوەی کە ئێمە یعنی لەسەر ئەساسی ئەوەی وەکو چالاکەوانێکیان وەکو ڕێکخراوەکانی ئەنفال ئێمە لەسەر ئەساسی ئەوە ئەژین بۆی ئەمە ئەەکەین نەخێر ئێمە لەسەر ئەساسی ئینسانبوونی خۆمان ناتوانین خۆمان بەدەر بکەین لەو خەمەی کە ئێستا ئێمە کە لەگەڵ ئەمانە دانیشتوین هەر هەمان ئەو یعنی هەڵگری ئەو خەمەی ئەوانین بەبێ جیاوازی منیش عینەن کە سوکارم ماڵی دووسێ مامم ئەنفال بوونا ئێستا چاوەڕوانی ئامۆزاکانم بێنەوە مامم بە ئاهی کوڕەکەیەوە سەری نایەوە هەمومان هیچمان بەدەرنی لەو تاوانی بەرامبەرمان کراوە دوایەوە شتێکی کە هەیە ئێمە بە حکمی ئەوەی ڕەنگە ئەمان بناڵترن ئەو تاوانانی حیزبی بەحسیان بەبیر نییە من بەبیرمە لە پێش ئەنفالا چەند جارێ دیەکانی ئێمە بەر شاڵاوی ڕژێمی بەعسکەوتووە سووتێنرا و ڕخێنرا و دەربەدەر بووینە و لە بەیانێت تا ئێوارە لە کوونە تیارا بووینە و لەم دێ بۆ ئەو دێبووینە من بەردەوام بچوڕکە بە گیانما هەیە کە هەر بە هەر شیوەیەکی گوندەکانە ئەڕۆم و ئەزانم ئەو دقەیە کۆپتەر ئەسوڕێتەوە تۆ بردومانەکە و ئێمە لە ناو کوونە تیارا ڕۆژ هێشتا کاریگەری لەسەر ماوە تا ئێستا حتمما قەت لە بیرم ناچێتەوە هەمیشە وامتۆ وتومە هیچ کەس ناتوانێت باس لە تاوانی ئەنفال و جینۆساید بکە ئەگەر خۆی نەیبینی بێ من تا ئەو ڕۆژەی ئەمرم 1000 کەس بڵێ یعنی سەدام چی بۆ بکە و ئەو گۆڕ بە گۆڕە ئەو ڕژێمە چی بۆ من بکە قەت ناڵێم یعنی ئۆخەی بەو ڕۆژەیان ئەوە نەبێت بۆ لەبەرەوەی من بەردەوام گوڕێی کۆپتەرەکان لە مێشکمایە بەردەوام ئەو بەردومانم لە زهدی منە ئەمێنێتەوە زیندووە ئەنجا ئایا ئێمەی ئەم دایکە ئازیزانە ئەم دایکە پڕ ئیرادانە ئەوەی ئەم ئیرادەی لەم دایکانە ئەیبینین لەم کەسوکارانە ئەیبینین ئەبێ ئێمە پند لەم ئیرادەی ئەمان وەربگرین بۆ لەبەروی ڕۆژێ لە ڕۆژان ئەم جەنگەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە ئەگەر من بردومان کرام دوورۆنێکەوتە ماڵەکەمەوە چیم کرد ئایا وەک ئەم دایکە بەتوانایان پێ ئەکرێت
ئەتوانم بەرگری لە خۆم و مناڵەکانم بکەم بەڕاستی بڵێ ئەم دایکە هەمومانی گریان ئەم ئێوارێ و بەردەوامی شەمومان ئەگرێنن بەڵام من نەک جاری هزار جار دەستی ئێوە ماچەکەم کە چەند پڕ بە ئیرادە و بەتوانە بوونە ئەزانی بۆ ئەمان هەر تەنها کاریگەرێک کۆمەڵاتی و دەرونیەکە لە سەریان نەبووە بوونەتە پایەیەک بوونەتە یعنی سەرکردەیەکی تەواوەتی بۆ بەخێوکردنی مناڵەکانیان کە سوکاریان بەخێوکردنی بژێویان کرێکاریان داماویان بێئاویان بێنەداریان بێ دکتۆریان بێ خەستەخانەیان بێ هەموو شتێکیان هیچ شتێکیان بۆ نکراوە ئێمە لە هەمووترین بۆ ئەوەکەوا بتوانین ژیانی شایستە پێشکەش بەوان دەستخۆش کاک جەوهەر ئەگەر مایکەکەم کاک جەوهەر بەخێر بی کاک جەوهەر کاری فۆتۆگرافی ئەکات بەسپاسەوە ئەم تابلوانش هەمووی کاک جەوهەر هێناوێتی کاک جەوهەر باسێکی ئەوم بۆ بکە تۆ ئەم فۆتۆیانە کە گرتوتە فۆتۆی تریشت زۆر لا هەیە چیتە سەردانی گۆڕە بە کۆمەڵەکانت کردووە لەوێش کۆمەڵێک فۆتۆ گرتووە لە کاتی هەڵانەوەی گۆڕێک باسێکی ئەوم بۆ بکە ینی ئەمان لە گرتنی ئەم وێنانە چییە دەتەوێت ئەمانەوەکو دۆکومنتاریەک کۆبکەیتەوە هەمووی وە بیهێڵیتەوە بۆ ئەوەی ئەم بابەتە بە زیندوی بمێنێتەوە بەڵێ دیارم وەکو فۆتۆگرافەرێکی بواری ژینۆساید لەگەڵەوەی کە سوکارە منفالە معلومی جەنابتانە دیارە تاوانی ئەنفال ئەم جینۆسایدەی کە دەرهەق بەگەلی کورد کراوە لە کاتی خۆیدا هیچ فۆتۆ و دیکۆمنتێکمان نییە بۆیە من وەک فۆتۆگرافێک هەستم بۆ بەرپرسیارێتە کرد هەستام دیکۆمنتی ئازارەکانی ئەو دایکانم کرد یان ئەو حاڵەتانم کرد کە دوای ئەنفال کاریگەریان هەیە ئەو فۆتۆی کە لە پشتی جەنابتە دیارە ئەوە پیاوێکی بەڕێزە بڵێ لە ساڵی هەشتاونەوە بۆ نەوەتەکان پیاوێکی بەڕێز ئەختیار کە لە قەڵای نیگرە سەلمان بووە باسی لەوە کردووە باوەسیە دەبێ باوکتم لە کۆتایی لە دوای دەرگای دواوی پشتەوە لە کۆتایی گردەکە نێشتووە دیارە ئاماژەی دەسی ڕێک لە ئاسی دەرگاکەی کاتێ من فۆتۆم گرتووە نیشانەیە کە لەوێ هەستی کرد چۆنەڵی شتێکی سووری پێوە پێچابوو لەوێ ئەوە کە ئەمە کۆمەڵی برادەر بوون لەبەرەوەی وەکو لە ڕووی یاساییەوە ڕێگا پێدراو نییە لێ دەستکاری گۆڕەکەەکەی ئیترەوە قەنەعەتمان پێکرد کە لەوێ دەستکاری نەکە ئەوەی کە ئەمڕۆ لە دوای ساڵێک ساڵ و نیوێک منی ئازاردا ئەمڕۆ دایکە فەوزیەیە کە من لە بیابانەکەی تەلەشێخە لە دەوری قەڵاکە دوور لە ستافەکە وێنەمەگر لە هەمان کاتە چاڵەکەی هەڵەکەن ئەمڕۆ کاک پشکۆ شتێکی بۆ باس کردم ئەیگوت چۆن توانیت ئەو چاڵاڵقەنی ئەوی بەلای منەوە گرنگ بووی چوار بووم بۆ 5 مانگە بێ من دام ناوە کە ئەڕۆم بۆ بیابانی تەڵەشێخە نینۆکەکانم هێشتۆتەوە یعنی بەڕاستی زۆر کاریگەر بوو بەلای منەوە نینۆکەکانی هێشتۆتەوە بۆی کە چوو ئەوێ بە نینۆکەکانی ئەرزەکە هەڵکەنێ فۆتۆکەش هەر هەیە کە بە هەردوو دەستی یعنی من خۆشم لەوێت لە بەلام بۆ سیر بوو نەمزانی ئەمڕۆ کاک پشکۆ باسی کردگوتی ئەو دایکە باسی کردووە من بەرنامەم بۆ داناوەکە بڕن بۆیە بۆ شێوازە یعنی بەڕاستی ئەم وێنانە بۆ نمونە ئەوە ئەمانە پاشماوی ئەو شتانن کە ماونەتەوە دۆزراونەتەوە ینی باسێکی ئەو ڕسمەمان بۆ بکە بڵێ ئەو ڕسمە دیارەوە دایکێکاویش لە بیابانی من ئەمەی تریانەمت بەس ئەتوانی باسی ئەوەی تر بڵێ ئەو پیاوە بەڕێزێ دیارە لە دەوری قەڵای نیگرە سەلمان دوو پێڵاوی بەدەستەوەیە ینی چۆن بڵێ هی مناڵە ئەیگوت من لەو کاتەی کە مناڵەکانم ئەنفال کراوە ئەگومانەکەم ئەمەی کە بەدەستنەوەی هی مناڵەکانی من بێت دیارە ئەو بەڕێزانی کە زۆربیان ئێستا لێرە لەگەڵمان بوون یعنی کەلوپەلەکان وازحن بەسەر زەویەوە و لەگەڵەوەی چالەوەنە کا قاسم لێرە دانیشتووە هەر لەناو ئەوانەی دۆزی بۆەوە و گومانیە کردی مناڵەکەی کا قاسم کە ئێستا لێرە دانیشتووە هەر لەناو قەڵای نیگرە سەلمان قاچی کەوت لە کە لەسەری مرۆڤ یعنی ئەمە یەکێک لەوانی کە ئێمە تا ئێستا ئازارەدا نەگەڕانەوەی ڕۆفاتەکانە یعنی بەڕاستی دەکرا ئێستا ئێمە لە دوای 38 ساڵ دابنیشتایەتین گومانمان بکردا بمانگوتای ئەو گۆڕانی کە گۆڕێکش بدۆزا بمانگوتای ئێمە گۆڕمان نەماوە لە بیابانەکانی خواری عێراق گۆڕەکانمان گەڕاوەتەوە بەڕاستی ئەوەی کە سوکاری ئەنفالکراوان نیگەرانەکە دادگایی نەکردنی جاشم شتە شارەکانە سوکار ڕۆژانە ئەیبینی بەبەر چاومانە ئەسوڕێنەوە و تەنانەت هەندێکیان پاداش دەکرێن یان هەندێکیان موچیان لە کە سوکاری ئەنفالکراوان زیاترە باشە دەستخۆش کاک جەوهەر ئێوە بەردەوام دەبن لە کۆکردنەوەی ئەم فۆتۆیانە بەردەوامە بین ئێمە لە دیکۆمنتکردنی ئازارەکانی ئەنفال بەس بەداخەوە یعنی خەڵکێکی زۆر کەممان ماوە و بگرە ئەو کەسانەی کاتێک فۆتۆیان نەگریان کاتێک ئەیان بینی من ئەم پورەتەمینی کە لە بەردەمما دانیشتووە هیچ کاتێ نەبووە من لە یادی ئەنفال فۆتۆم نەگرت بێ فرمێسێک بە چاوێنە بوو بێ
یعنی هۆکار ئەوەیە تۆ ڕۆفاتەکان نەگەڕاوەتنەوە کە نەفەر ڕۆفات نەگەڕێتەوە بە چاوی خۆت پیان نڵی ئەمە گۆڕەکەتەوە ئەمە گۆڕی کەسوکارتە بەڕاستی کەسوکاری ئەنفال تا ئەو ڕۆژەی سەر ئەنێنەوە دەستخۆش بۆ ئازارەوە دەستخۆش بابگەڕێمە لای خاتوپەری ئەگەڕێمە وڵاتان ئەگەڕێمە وڵاتان مایکتان ئێمێ خاتوپەری ببوورە زۆر ڕام گرتی بەڵام پێم خۆش بوو تۆش لەگەڵ ئێمە گوێبیستی ئەو مەعاناتانە بی کە کەسوکاری ئەنفال هەیەە ڕاستە لە دڵگەرمی ئەمان کە دەڵێن هیچ شتێ نەکراوە ئێوەش ینی ئەو کارانی کردوتانە بەتایبەت لەسەر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەڕاستی ئەوە خۆتان دەزانن چیتان کردووە بەتایبەت لە وڵاتێکی وەکو عێراقدا تۆ بتەوێت کار لەسەر کەیسی کورد بکەیت لە کاتێکدا ئەوان خۆیان سەبەبی ئەم کەیسە بوو بن ڕەنگە بە قسە ئاسان بێ بەڵام ئێوە کە لە ناو ئیشەکەدا بوون دەزانن کە چەند گرفت و ئاستەنگتان بۆ دروست کراوە تاکو بگەن بەو گۆڕە بە کۆمەڵانە بە هەڵانەوەی گۆڕەکان بەهێنانەوەی ڕووفاتەکان باسێکی بە کورتی باسێکی و ئاستەنگانە بۆ بکە و لەگەڵیشیدا زۆر باس لەوە دەکەن میوانەکان کە بەڕاستی ئەو کەسانی کە دەستیان هەبوو لەم تاوانانەدا دەبێت دەستگیر بکرێن ئەمە بیرمان نەچێ لە ماوەی ڕابردوو بینیمان کە یەکێک لەو کەسانەی کە زۆر بە دڕندە ناو دەبرێەوە دەستی هەبووە لە سزادانی ئەو کوردانەی کە لە زیندانەکانی نوگرە سەلمان بوون کە ئەویش عجاج بوو ئەمە ژێکێکی تر بوو لەو دەستکەوتانەی کە بەڕاستی بۆ کورد دەستکەوتێکی گەورە بوو ئەگەر باسی کۆی ئەم شتانە بۆ بکەی تا ئێوە گەشتن بەمانە چه ئاستەنگی یەکتان بۆ دروستکرا سپاس خاتون بەڕێزتان ئاماژەتان نابەوەی کە پێتان خۆش بۆ منیش گوێبیستی ئازارەکانی ئەوان بم وابزانم هەموو یەکێک لەوانەی کە گوێبیستیان بووم و ئەوان گوێبیستی دەنگم بوون ئاشنان بە پەری و پەریش ئاشنایە بە هەر هەمویان ئەگەر بە وجدانەوە قسە بکەن ئەگایرن کە لەگەڵ هەموو ئازارەکانیانە بووم تاک گوێم لە ئازارەکانیان گرتووە جگە لەوەی کە لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان من بە مانگ ماومەتەوە لە بارودۆخێکی زۆر خراپە کە خۆیان لەوێ بینیان باران بە سەرمانە ئەبارێ سەرمایەکی زۆر بوو لە زستانە کە لە سەرمای کوردستان زۆر بە قووەترە چونکە ئەگەر کوردستان شاخەکان ڕەشەباکە بیجێڕێتەوە لە بیابان هیچ شتێک نییە بیجێڕێتەوە من ئەمە ناکەم بە مزایدە بەسەر هیچ کەسێکەوە لەبەرەوەی بە ئەرچی سەرشانی خۆمێزانم ئەمە یەکێک لە ئاستەنگەکان کە دووری گۆڕە بە کۆمەڵەکان لە سلەیمانیەوە کە ئێمە دەرەچین لە بەغا ئەمێنینەوە و دواتر لە بەغاوە ئەچینە سەماو لە سەماوەوە ئەچینە بڵین قەزای سەلمان و ئەچینە تەلشێخیە نزیکەی 650 بۆ 700 کیلۆمەتر ئەبڕین ئەمە وابزانم کەم نییە جگە لەوەی کە بە بارودۆخێکی وەکو بۆم باسکردینە هەمواری تەموو مژاویە کە ئۆتۆمبیلی پێشخۆت نابینی ئەمە یەکێ لە بەسیترین ئاستەنگەکانە کە تووشی حادیسە بین کە تووشی هەر لەو شوێنەی کە ئێمە ئیشمان لێ کردووە لەسەر جادەکە کەلامان ناوە ئەو شوێنەی کەلامان ناوە خەڵکی تیا کوژراوە ئەمە یەکێ لە بچووکترین ئاستەنگەکان و هێنانەوەی ڕووفاتەکان 172 ڕووفاتەکە وابزانم 8 مانگی ڕێک ئێمە کتابونە و کتاب و کۆم بە دوواداچوونی شەخصی پەیوەندی شەخصی بەڕێز خانمی یەکەمی عێراق کە ئەو کات خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد کە پەیوەندی ئەکرد بە هەموو لایەنەکانەوە بە هەموو ئەو شوێنە پەیوەندیدارەکانەوە بۆی کار ئاسانیمان بۆ بکەن ئەمە ئاستەنگێکی تر هەتاوەکو موافقاتمان وەرگرت یەکێکی تر لە ئاستەنگەکان کە کاتی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بارودۆخی دەرونی ئەندامانی تیمەکە بە جۆرێک تێگەچێت کە بورانەوەی تایە لە هۆشخۆنی چوتنی تایە و ئیتر دەست لە کار هەڵگرتنی تایە بە شێوەیەک هەڵەدرێتەوە لەبەرەوەی بە شێوەیەکی زانستیە ڕۆژی وا هەبووە نەمانتوانیوە لە 4 ڕووفات زیاتر هەڵگرینەوە لەبەرەوەی چۆن شوێنەوار ناسێک ئیش لەسەر ئەوە کە بە کامیلی ئەو شوێنە بە هەموو مەعالمەکەیەوە
دەرکات ئێمەش بە هەمان شێوە ئیشمان کردو وەکو تیمی نیشتیمانی لەبەرەوەی ڕووفاتەکان زۆر مقدس بووە لە لامان جگەلەوەی کە بەو شێوەیە کارکراوە دایکێکە بینیت حامیلە بووە جگەلەوەی حامیلە بووە مناڵی چیساوای بباوەشەوە بووە ئێسکوپروستی دایکێک و جەنینێک کۆرپەیەکی ناوسکی و کۆرپەیەک کە بباوە شێوەتی ئێسکوپروسکی تێکەڵاوی یەکتری بووە تۆ بێ بە سێ شێوە ئەم ئێسکوپروسکە لەلایەن پزیشکی دادیەوە کۆ بکرێتەوە و ئاستەنگەکانی تر کە هاتۆتە ڕێگەمان مەسەلەن لە هاوینە گەرمایەکی زۆر زۆر بووە کە نەمانتوانیوە بەردەوام بین لە ئیشکردن لەبەرەوەی مار و دووپشک و ئەنواع وەشکاڵ جانەوەری تر لە سەحرا هەیە ئاستەنگەکانی بواری دارایی کە بڵێن وەزارەتی تەندروستی پزیشکی دادی ئەو بودجەی کە بۆیان تەرخان کراوە یانەوە تا بەش ناکە یانەوە تا تەمویل نییە لەلایەن وەزارەتی داراویە وەکو هەموو خەرجەکانی تر کە خۆتان نەزانن بە هەمان شێوە شەهیدی عێراقی ئەتوانم بڵێم چەنەها ئاستەنیان هەیە یەک لە ئاستەنگەکان وەکو ئاماژەم پێ چۆن ئەڵێم وەزارەتی تەندروستی یان تەمویل ناکرێن یان بودجەکەیان بەش ناکە ئەوانیش ئەو ئاستەنگیان هەیە جگە لەوەی کە دامەزراندن بۆیان وەستاوە و معدەلی تەمەن هەڵکشاوە ینی بڵێن سەر و 45 ساڵن سەر و 45 ساڵ ئیتر بۆ ئەو ئیشە زۆر بەتوانان نییە ناتوانێت ئێمەمانان سەرپەرشتیەکەین بەڵام خات و پەری بەڵێ خات و پەری لەگەڵ هەموو ئەم ئاستەنگانی کە بەڕێستان باستان کرد بەڵام لەگەڵ ئەوەشە وەکو کۆمەڵێک ڕووفات بهێنرێتەوە لەگەڵیشیدا باسی دەستگیرکردنی ئەو گەورە تاوانبارەمان کرد کە ویستم ئەو وەش بڵێم لەگەڵ هەموو ئەوانەشە لەبەر ئەوەی لەلایەن دەستگای ئاسایشی نیشتیمانیەوە ئاگادار کراین کە هاوکار بین لەگەڵیانە بۆ ئامادەکردنی چەند خێزانێک بۆ تۆمارکردنی سکاڵا دژی تاوانبار ئەجاج و ئێمە بە دوواداچوونمان کرد هەنێ خێزانمان بردە دەستگای نیشتیمانی عێراقی لەوانەیە ئێستا ئاگایان لە بەرنامەکە بێ ڕازاوخانی ئەندام پەرلەمانی پێشووی کوردستان ڕەنگینخانی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق خات و سۆزانی حەمەتاتە ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق ئەمانە کە کاتێ سەعدون سەبری گیرا بوو لەگەڵ خەیروڵڵا حەمادی ئەمانە لەو وەختا کە ئەوان بەرپرس بوون لە کوردستان و جینۆسایدی خێزانەکانی کە سوکاری پێشمەرگیان کردووە کە سوکاریان بێسەر و شوێن کراوە و کە گیراون ئیتر تەنانەت نازانن ڕووفاتیان لەکوێ و گۆڕیان لەکوێیە بردمانن بۆ دەستگای نیشتیمانی عێراقی بۆ تۆمارکردنی سکاڵا هەر وەکو سەرۆکایەتی کۆمار تەنسیقاتەکانمان بۆ کردن و بەندە لەگەڵیان نابوون و چووینە مەحکەمەی کەرە جگە لەوە بەنسبەت ئەجاجەوە لە نووسینگەی خانمی یەکەمی عێراق دەورەی پێشوو هەستاین بە وەرگرتنی سکاڵای نزیکەی 200 کە سوکاری ئەنفال کراوان کە لە بڵین سجنی نوگرە سەلمان بوون دژی تۆمەتبار ئەجاج بەشێکی زۆری کە سوکاری شەیدان هاتن سکاڵای خۆیان تۆمار کرد و ئەوەندەی من بزانم و ئاگادار بم لە ئێستادا سکاڵەکان گەیەنراوە تا دادگای تایبەتمەند و لە بەردەم دادوەردایە و کاری جدی لەسەر ئەو بابەتە دەکرێت ببوورە خاتپەریەوە ئێمە لە بەدواداچوونان بەردەوام بووین بەندە هەتا ئەم کاتش هەر بەردەوام بووم و چۆن خاتوڕابیها ئاماژەیە بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خەمخۆری کە سوکاری شەهیدان و ئەنفال کراون بەندەش وەکو کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان
داوا لە سەرۆک باڤڵەکەم بەڕێزیان پشتیوانمان بێ و هاوکارمان بێ بۆ ئەوی بتوانین زیاتر ئیش بکەین لەسەر ئەو کەیسە لەبەر ئەوەی ئیشی زۆر زۆریەوێت و پشتیوانی گەورەی ئەوێ و هەروەکو دوێنێ خاتوشانازی برای محمەیش لە پەیامەکەیە بۆ ئەم یادە ئەمڕۆ بڵین ئاماژەی بەوەیەوە کە بەردەوام بێت لەسەر چالاکیەکانی بۆ ئەم کەیسە بەنسبەت عەجاجەوە دەستان خۆش بێت زۆر سپاس عەجاجەوە چۆن خەیرۆڵڵا حمادی و لەگەڵ سەعدون سەبری لە دادگا ئەمری لە سێدارەدانیان ئیرا ئەگەر ئەم بارودۆخەی ئێستا نەبواە کاڵاکارەکان بانگەکران بۆ دادگا و ئەویش بە هەمان سزا ئەگەیشت. دەستان خۆش بێت زۆر سپاس ئیشەڵا هەر بە سزایە دەگا لە بەروی سکاڵایەکی زۆر هەیە و کە سوکاری ئەنفالەکان بەردەوام بە دواداچوون دەکەن لەسەر ئەوەی کە بزانن ئایا دۆسێ عەجاجیش چی بەسەر دێ بەڕاستی. ببوورە خات و پەری لە بەروی کاتم زۆر کەماوە بۆی ڕامگرتی فەرموو مایکەکەت بێ زەحمەت مایکەکەی بنێ هەمووتان دێمە لای ئەوانەی کە ماون قسە بکەن بەڵام زۆر بە کورتی چکە کاتم هیچ نەماوە بە داوای لێبوردنەوە فەرموو قسە بکە گوێمان لێتە. وڵا پێشەکی من وەکو سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنم بۆ گۆڕە بە کۆمەڵەکانی بۆ ئەو گۆڕانی کە لە بیابانەکانی عەراب بێناس کەوتون کە کەس حسابیان بۆ ناکە من وەکو تاقانێکی ئەنفال بەس خۆم دەرچوومە کەست نەماوە کەسم نەماوە 99 کەس بەبێ ئەو یەک بێگانی تیاوێ 99 کەسم ئەنفالە خۆشم لە ماڵ خۆمان بەس خۆم دەرچوومە من هیچ چومێدێکم بە نە بە حکومەت و نە بە حیزب نەماوە. بۆچی؟ لەبەر ئەوەی ئەوان نەک داڵدەی مستەشار و جاشەکان هێنداوە داڵدەی عارەبەکانشیان داوەی کە دەستی هەبووە لە تاوانی ئەنفال دەستی هەبووە لە گولە بارانکردن و گۆڕە بە کۆمەڵەکان. باشە تۆ ئەو کەسانت کە هەموویان ینی ئەنفال کراون ڕووفاتی هیچیانە دووەرنەگرتوتەوە؟ من هیچ ئومێدێکم پیان نەماوە لەبەر ئەوەی ئەوەندە نائومێت مەبە عارەبەکانشیان داڵدەداوە. بەڵێ بەرەبەرە دەرەکەوێت لە پایتەختی کوردستان ئەمرن و تازیان بۆ دانێن ئێمە یەک ڕۆژمان هەبوو لە ساڵەکە یەک ڕۆژمان هەبوو یادی ئەنفال ئەمڕۆ ئەو یادەش بەهین ئەوان بۆیان ناکرایەوە من چومێدێکم هەبێ پارچینە بۆ سەر گۆڕە بە کۆمەڵەکان بۆ نوگرە سەرمان و بۆ تەلشێخ ئەم هەموو نوێنەرەمان هەیە لە بەغدا یەک نوێنەرێک نەهاتێتە پێشوازیمان بۆ بەردەم شوهەدای بەغدا چوینە یەک نوێنەرێک نەهاتوو با یەک نوێنەرێک لەوانە زۆربەی لەگەڵمانەوە بێ با یەک کەسی هاتبێتی پێشوازیمان عارەبێک لە سەماوە داڵی داین ئەو شەوە جێگای حەوانەوەی بۆ مادابین کردووە ئێمە چ دڵێکمان بەم ئینە خۆش بێ بەداخەوە خوێنی ئەنفالەکان بەفی ڕۆڕ دەست خۆش بێ زۆر سپاس ئەو خاتونە بێ زەحمەت مایک فەرموو خۆت قسە بکە و دوای بە کورتی زۆر بە کورتی سەرەتا دەستخۆشم بەنامێتان لە یەکەم سپاس کە باسی یادی ئەنفال و باسی گۆڕە بە کۆمەڵەکانە من وەکو تاقانێکی ئەنفال تەمەن هەموو چواردەی چوارێک تازی ئێمەیە هەموو بەهارێک تازی ئێمەیە بە نمونە ئێمە کۆمەڵە تاقانە لێرە ئێمە چوار پێنجگە لەو عیلی بەس خۆمان ماوین دایک و باوک خوشک و براگشتی ئەنفالە یعنی لەو بوارەدا ئێمە هەر هەمومان کە سوکار ئەنفال زۆر بێنازین یعنی هەموو چواردەی چوارێک بۆ ئێمە تازیەک و خەمبارێکە نازانی باسی کاو ئازار بکەی نازانی هەمووانی کە باسییان کرد ئازارن بۆ هەر هەمان داواکاریەکانی ئێوەش هەمان شتا ئازارمان ئەوەنە زۆرە تاو نابێ یعنی بەڕاستی هەرێک لێمە ئازان زۆر تاو نابێ باسی کاوی بکەین تەمەنی ئێوە درێژ بێ و ئیشەڵا ئەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵبدرێتەوە ئێسک پروسکی کە سوکارتان بۆ بگەڕێنرێتەوە دەستان خۆش بێ ئەو خاتونە دەمێکە ئێوە قسە بکە فەرموو سەرچاوشیتان لێکەم زۆر سەرکەوتن بۆ جەنابەت و سپاس بۆ قەناتەکەتانیش من وەکو پاشماوەیەکی ئەنفال وەکو تاقانێکی ئەنفال ئەم برا بە ڕێزانە قسەی زۆر جوانیان کرد هەموو قسانی ناخی ئێمەیان کرد بەڕاستی لەوە چ قسەکانی من تۆزە جیاوازتر بێ لە قسەی ئەوان بەڵام ئێمە ئەوەنە معاناتمانەیە شرط نییە هەر باسی مەسەلەن ئەو کاتە بکەین معلوم هەتاکو دە ڕۆژی کە ئەلیم شوێنەیە دانیشین و باز کۆتایی نایە بەڕاستی کۆتایی نایە بەڵام معاناتی مناڵی ئەنفال و کە سوکاری ئەنفال زۆرن هەر یەکەیش حەقی خۆی پێ بدەینی وەڕاستی من وەکو تاقانێکی ئەنفال بە حەقی خۆمی ئەزانم لەم ڕۆژەیە باسی کورتێکی ژیانی خۆم کەم بەخێرایی لەبەر کاتی بەرنامەکەت من
تەمەنم 1 ساڵ بوو کاتە بەداخەوە خۆزگە ئێستا باوکم لەگەڵما بۆ چکە باوکم ماوە لەبەر ناجێگیری تەندروستی نتوانی بەشداری بکە من دایکم چۆتەوە بۆ باوانی بۆ ماڵی باوکی با بڵێن لە هێکێ لە دێکانی یعنی ناو گەرمیان لە دیەکانی زەنگنا چۆتەوە خاوەنی 4 برا و 4 خوشک بوو و دایک و باوکشی خۆشم کۆرپە بوومە پێی بوو یعنی منیشی لەگەڵ بووم کارەساتی ئەنفال هاتووە بە سەریانە هەر هەمویان ئەنفال بوون دوای 2 ڕۆژ برادێکی باوکم هاتووە بۆ لای باوکم و پرسیاری کردو ئایا تۆ خێزانت خۆ لە ماڵی باوکی نێوتێتی بەرە وەڵڵا چۆتەوە میوانی هەواڵیان پێی داوە کە هەر هەموو عائیلەکە 4 برا و 4 خوشک و دایک و باوک و تەنانەت منیش کە کۆرپە بوومە ئەنفال بووین باوکم چەندین ڕۆژ لەبەر کەمی کاتەکەت ناتوانم بە تەفسیلی باسی کەم چەندین ڕۆژ کەوتۆتە دوای زیلە عەسکەریەکان تاکو گەشتۆتە ئەوەی کە کەسێکی ناسیاومان و توێتی ئەم زیلە خێزانەکەت و کە دایکم ئەو کات دووگیانی بووە لە کۆتایەکانیە و توێتی خێزانەکەت و مناڵەکەتی تیا مناڵەکەت وە ئەمرێ وەکتان من بۆ نای مناڵەکەت لایانی کەم لە کۆ باوکم توێتی من بە دوای ئەوانە هاتووم وتکایە بمدەرێ بەس تۆ مایت بەس خۆم ماوم دایکم من لە زیلەکەیا بووین کەسێکی نزیکمان کەوتە بەر عەفواتەکە وتی چەندین ڕۆژ دایکت ئەگریا ئەیوت باشە هاوسرم چی ئەکرد لێرە باوکم ئەو کاتە ساز بخوا ئۆتۆمبیلی خۆی پێ بوو یعنی توانی بووی بکەوتە دوایان ئەمە يعني ئەگەر بە تەفسیلی باسی فیلمێک دەرەچێت بەڕاستی بەڵام لەبەر کەمی کاتەکە ڕاستە ئەم ڕۆژە چێگەێنێ بۆ ئێوە لە چواردۆتەوەی ئەمڕۆ ینی هەموو ساڵ ئەم ڕۆژە ڕاستە من مناڵ بووم بەڵام کە بیر ئەەکەمەوە نازانم چۆن ئەو شعورەت بۆ دەرببڕم چاوەڕێی هەستێکە چاوەڕێی ئەسکی کە سوکارەکە دووەرگریتەوە بەتەکید ئێستا چاوەڕێی بەتەکید باسی ئەوت کرد من مناڵم سەرەنگە هەندێک کەس بڵێ ئەو مناڵ بۆ هەستەی نەبووە بەڵام سوێن بەخوا چەندین جار خەمێ لە ناخما بووە و تومە خۆزگا گۆڕی دایکم هەبوایە بچوومایەتە سەری خۆلاینی کەم ئەمزانی دایکمە بۆ ئەوەی ئەو خەمێک کە لە دڵمایە بووم تا دایکە زانی لە دوای تۆ چی بوو چیم بەسەرهات چوو هەر چاوەڕێی ئەوەی هەر چاوەڕێی ئەوە دایکت کاتم ئەزانم زۆر بمبورە خۆزگە تۆزێ کاتام دا بە ئێمەش ئێمە کۆمەڵێ مناڵین کە هێکێک لەوانە کە قاسم و ئەم خوشکانن دوای من کە چوومەوە قوتابخانە باوکم هەمیشە ئاگاداریە کردمەوەی ڕۆڵە من لەوێ ڕفاندوتمە نەکەی لە ناوچە عەرەبیەکانەمان خوێند نەکەی ڕۆژێ باسی ئەو وەزعە بکەی لە خوێندندا بڕام پاشان چوومەوە خوێندن سپاس بۆخوا کە خاوەنی 3 مناڵ بووم و هاوسەریشم هەبوو لە یەکەمەکانی هەموو قۆناغەکانی جا مەبەستم چیە تکایە ئاخر قسە هەمومان لە ئێستا ئەو هێکێکی تر لە معانەتە زۆر گەورەکانی ئێمەیە کە قاسم و ئەم خوشکانەیە لە یەکەمەکانی بەشەکانی خۆمانین و خوێندنمان بڕیەوە بەو نەهامەتیە ئێستا چەندین شوێن ئەەکەین ئامادەنین هەر وەکو ئەرکی خۆمان پەڵسین ئەو دکتۆرە ئەم مامۆستایە دامەزراندنتان بۆکەن هیچ شتێک ناکرێت نێزگەی هەفتە لەبین تا ئێستا ئەوەش داواکارێک بەهێوان بکاتە شوێنی دەستان خۆش بێت زۆر سپاس من بە داوای لێبوردنەوە شتێک ئەگەر بە کورتی ما بێتان زۆر بە کورتی برادران 1 دقیقە کاتم بنێ من 2 کات ژمێر بەرنامەکەم بوو بەڕاستی بەڵام ئەم بابەتە بە داوای لێبوردنەوە زۆر زیاتر هەڵەگرێ ئەو مایکەی بیتێ زۆر بە خێرایی برادران بمبورن 2 دقیقە کاتم بنێ زۆر بە کورتی دەستخۆشت لێ دەکەم من ژوو تاقانەیەکی ئەنفال ناوم سوهیل مستەفایە زۆر بەخێری خێزانەکەم منفالە ڕاستە بۆ کوڕەکان ڕەم بێت تۆزێک خۆش بوو بێت تاقانەیە بەڵام بۆ ئێمە کچەکان زۆر ناخۆش بوو من ئەوەی هێناومەوە بەدەستمەوە خۆڵی ناو گۆڕە بە کۆمەڵەکانە کە دیومە ئەوەی ئێمە دەمانەوێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ خۆڵەکەیە بەڵێ ئێستاش بۆنی خۆڵەکەی لێدێ ئەوەی ئێمە ئەمانەوێت لە حکوومەتی هەرێمی کوردستان هێنانەوەی ڕوفاتەکانمانە هەموو جارێ و بەڵێنەمان پێدەن بەڵام بەڵێنەکان هەر هەڵدانەوەیە و فەحز ناکرێ و یارمەتیمان نادرێ ئەو شتانە بۆمان تەواو بێ من ئەم جەژنە زیاتر لە 100 کەس تەلەفۆنی بۆ کردوم وەمزانی مناڵەکان چۆتنە دەرێ سوێند بەخوا ئەوە سی تەلەفۆنەکەم کردوتم خۆزگە لەوەندە کەسە یەکێک یان دایکم یان خوشکم یان برایەکەم بووە تا ئەم جەژنە شەر چاوەڕێ بووی تەلەفۆنەکە چاوەڕێ کە ڕوفاتێکمان بێتەوە کە کەسێکمان بناسنەوە مناڵم خۆزگە لە بینی هەمویان دابنیشتوان کوتان ئەمە گۆڕەکانمە من تا ئێستا بێبەریم لە گۆڕی 8 نەفەری خێزانەکەم دەستان خۆش بێت زۆر سپاس شتێکتان مابێ بە کورتی زۆر بە کورتی عەدلی بەقایە کە ڕوفاتەکان 153 ڕوفاتێن یعنی ئێستا من ڕاستی لێت ناشارمەوە ترسی ئەوم هەیە لە ڕۆقانونیەکەەوە لە ساڵی 2013 بەشێک لەو ڕوفاتانی لە عەدلی بەغابوون کە بەهۆی شۆرتی کارەباوە ئەو ڕوفاتانەمان لە دەست چوو ئێستش ئەم ڕوفاتانی کە
نزیکەی وا 2 ساڵی بۆ 3 ساڵی لە تۆبعەدلی بەغایە هەموو کارەکانی تەواو بووە هەموو کارەکانی تەواو بووە بەڵام بەوەی ئەم جەنگەی کە ڕووی لە عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاست و کوردستان و تەواوی دنیا کردووە ئێستا بەڕاستی مەترسی ئەوەمانەیە ئەم ڕووفاتانە دووبارە ئەنفال بکرێتەوە بۆیە هەم خاتوپەری هەم دادەشاناز یعنی هەم ئەم سەرۆک کۆمارەی کە ئێستا دەست بەکارە بەڕاستی داواکارەکانی کەسوکاری ئەنفال خاڵی هەرە جەوهەری گرنگی ئێمە هێناڕن ڕووفاتەکانمانە بۆیە ئێستا من ترسی ئەوم هەیە دووبارە ئەو ڕووفاتانە ئەنفال بکرێتەوە بەهۆی شۆرتێکی کارەوە. من زۆر داوای لێبوردنەکەم کاتی بەرنامەکەم بەڕاستی کاتێکی زۆرم ما بەڵام ئەم بابەتە هەرچەند قسەی لەسەر بکرێ دڵ و دەرونی کەسوکاری ئەنفال کراوان ئەوەندە گەرما بەردەوام دەیانێت لەسەر ئەو بابەتە قسە بکەن داواکاریەکانیان زۆرە و ئێمەش چیمان پێ بکرێت بۆ کەسوکاری ئەنفال کراوان وەکو دەستگاکانی ڕاگەیاندن بەڕاستی بۆ ئەوەی کە داواکاری ئەوان پەیامی ئەوان بگەینە لایانی پەیوەندیدار سپاس بۆ هەموو ئەوانەی کام ئێوارەیە لەگەڵ من ئامادەیان هەبوو سپاس بۆ میوانە بەڕێزانە سپاس بۆ خاتوو پەری کە باسی لەوە کرد چۆن کاریان کردووە لەسەر هێنانەوەی ڕووفاتی ئەنفال کراوان و شەیدان بۆ زێدی خۆیان سپاس بۆ ئەم میوانە بەڕێزانە کە لەگەڵ من بوون بە هیوای ئەوەی کە داواکاری ئەم بەڕێزانە داواکاری کەسوکاری شەهیدان بگات